ئەرمینیا و لە قەرەباخ چی کرد بەڵام ئەمڕۆ باسی لیبیا زیاتر بە وردەکاری و بە تەفسیلەکەین دوای نوێنەمان ئێرانێ دکن ئێرانژی وڵاتێکی گەلێکی کریتیکە لە ڕۆژهەڵاتە ناوین پرسکرێکن ئێرانێژی هەر بەردەوامن بە تایبەتی لەگەل ئەمریکا پرسکرێکە ئاتۆمی هەیە یعنی ئێران وەکە وڵاتێکی کۆ کریزێ دەردەخە لە ڕۆژهەڵاتە ناوین جا عالیە گەلک وڵاتین ئەوروپی جا عالیە ئەمریکا واجی بە ڤی ئاواهی تێ تەوانبارکردن ئەگەر ئەم بەحسا یەمەنێ بکەن بێگومان دەستی ئێرانێژی یەمەنێدا هەیە تایبەتی مەسەلەیە حوسیین کۆ شیعانە بەسی سووریاش بکە هەر دەستی ئێرانی بەحسا سوورێژی مەکرد سوورێژی دەستی ئێرانێ دو سووری دەژی هەیە لە لیبیا هێشتا لیبیا هی نەسەدی سەد لیبیا دەستی تورکی نەڤە شارتی دەستی تورکی بەس دڵ بخوێن تەماشاکە هەتا 10 ساڵ پێش ئێستش تورکیا وڵاتێک نەبوو لە هیچ وڵاتێکی دیکەی دەرو دراوسێ و جیرانیا کاریگەری هەبێ بۆ خۆیان لە ناو وڵاتی خۆیان نابوون بەڵام لەم 10 ساڵەیە تورکایەکمان بینی کە ئەم ساڵ گەشتە ترۆپیتر کە ئەوێ منافەسەی ئێران بکات چۆن ئێران هیلالێکی شیعی هەیە فراوانی بکە تورکیاشەوێ سەرکردایەتی جیهانی سونەی ئیسلامی بکە و ئەمڕۆ لە لیبیا لە سووریا لە ئەرمینیا لە قەرەباخ کاریگەری هەیە لە سوودان پەلی هاوێش بۆ لوبنان لە کاتێکا کە تەقینەوەکە بوو لە سۆمال لە ئەریتریا تشتێکی دن دەدۆ بەحسا رووسیا کرد رووسیا بتایبەتی دەوان دو سێ ساڵین داوێدا رووسیا عەزەمەتە خۆیان بەرێ خوازە هێدی ڤەگەرینە یعنی دگەلک وەراندا منافەسەی ئەمریکا بکە ئەو رووسیا کو دەما بۆریس یێلتسن دەما گۆرباچۆف دەژی رووسیا کە ئەدی نەمەبوو ڕاست قووەتەوەی بەرێ نەمەبوو گەلک وڵات هەنایانجی گەلک بویەر دوان ساڵین داوێدا لە گەلک وڵاتان چێبوون ڕێ جوان وڵاتین وەکە تورکی وەکە رووسیا ڕەڤەکردن و قووەتە خۆیان بەرێ ڤەگەرین مەسەلەن تورکینها ئەشکەرە گەلک جاران دەبێژێ دخوازە سەڵتەنە خۆیان بەرێ یا دەما ئۆسمانیان ئیمپەراتۆری ئۆسمانیان ڤەگەرینە بە ناشێرەژی حتا گەلک جاران دەبێژە لیبیا مەسەلەن دەبێژە لە سەرۆکۆماری تورکی سەرۆکۆماری تورکی ڕەجەب تەیب ئەردۆغان ئەشکەرە دەبێژە ئاخەکە مەیە دیرۆکی لە لیبیا هەیە لە سوودانی هەیە لە مووسل هەیە یعنی لە عێراقی مووسل یاژی لە سۆمال لە ئەریتریا هەیە بەحسەڤان بویاران دەکەن بویارین گەلێکی جددینە ناگۆرنۆ قەرەباغ لە بەرچاوانە ئازەربایجان ئەمانە ئەم ساڵ شەڕی زیاتری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست کرد لەگەڵ خۆشیان دوای شەڕەکانیش ڕێکەوتنی بە دوای خۆیان هێنا تورکەکان لەوەیە زۆر 100 ساڵە ئەوە لە ڕاستیە 500 ساڵە ئەوەکەن شەڕێک دروستەکەن لە شەڕەکەیە ئەگرسیڤانە ئەچنە پێشەوە مقابلەکەیان ناچارەکەن لە سەرمێزی دانوستاندن دانیشێت و لە سەرمێزی دانوستاندنیش چیان بوێ دەیستەنن و لەگەڵ رووسیاشە هەمان شت هەم لەسەر ئیدلیب هەم لەسەر قەرەباخ بازارێکە بە شارتی بێستون دناوبەرە رووسیا و تورکێدا هەیە بڕاستی گەلک دبن ماسێدا گەلک جاران بازار تێنەکردن ڕێکەفتن تێنە ئیمزەکردن مەدیانجی ڕایە گشتی احتیمالە ji sedî pênc ji wan rêkeftinê ku dibin masê de çê dibin nabîn mesela em niha nizanin rêkeftinê ciddî di navbera Tirkiye û Rûsya'da li ser Idlibê çi ne em nizanin li ser Efrînê çi ne li ser Serêkanê çi ne yanî mebesta min Rojavayê Kurdistanê li Sûrî li ser Libya çi ne li ser Nagorno Qarabağ hinek tişt eşkere bûn ji ber Rûsya hêzên xwe yên aştiyê بابزانام ئەم ساڵیش مەترسی ئەوە هەیە کە تورکیا ئەگرسیڤترانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کاریگەری خۆی دەربخات ئێران لەگەڵ کوژرانی قاسم سلێمانی یەک تۆز چۆ ناو قاوغەکەی خۆی لە 2020 ڕاستە هەر لە ناو عێراقا شەڕی بە ئەمریکا فرۆش بەڵام ئەو کاریگەریەی لە 90 و لە 18 هەیبوو ئێران لە 20 کەمێک خاو بۆەوە لە بەرامبەرە تورکیا بە پشتی رووسیا زیاتر پەلی هاویشت و ئەم بەیانیە نووسینێکی لۆمۆندم خوێنەوە لۆمۆندی فەڕەنسی باسیەوە کە ئەڵێ لە ئەنجامی ئەوەی کە تورکیا لەم پەلهاویشتانەی ساڵی ڕابردوویە هی 2020
زۆربەی زۆری ئەو شتانەی دەستی کەوتووە ویستێتی دەستی کەوتووە ئەگەری هەیە لە 2021 ئەگرسیڤانەتر هێرش بکاتە سەر باشووری کوردستان ئەمە ئەو تەحلیلەیە کە لۆمۆند نووسیوێتی و ئەمەش ڕوون و ئاشکرایە کە ئەگەری هەیە مەترسی هەم لەسەر ڕۆژاوای کوردستان هەم لەسەر باشووری کوردستان زیاتر دروست ببێ لە ساڵی 2021 هەموو ئەمانە باسەکەی ئەمڕۆ ویتی هەیە ئەز نەشاشمم ئەگەر پرودیوسر AR هەیە کێ حاضر کردیە جعفر مبشر نییە جعفر ئەفکارێکی مەی بولتەنی نوچەیان پێشکەشتکە بولتەنە سعات 6:30 یا تایبەت بە ڕۆژهەڵاتی کوردستانی پێشکەشتکە ئیرۆ تشتێکی دن جعفر ژمارە ئامادە کردیە شەڕ و ئاشتی و ڕێکەوتنەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە جیهانە گوێ لە جعفەرەگرین ئەمە ژوارە بەحسا ڕێککەوتن و ئاگربەستێن دە ساڵە 2020دا بکەن کو ئەمێ ژە لیبیایەوە دەست پێ بکەن لە لیبیایە ڕۆژە 23 مەها 10 یا 2020 ئاگربەست دە ناوبەرە حکوومەتە دانپێدانایی یا لیبیایە و ئارتێشا نیشتیمانیاوی وڵاتیدا بەسەر پەرشتیان نەتەوەی یەکبووی هاتە ئیمزاکردن حتانی نەهاژی ئاگربەست هەر بەردەوامە لە ئەرمەنیستانێژی ڕۆژە 10 مەها 11 2020 بە ناوبەنکاریە ڕۆسیە ئاگربەستێک دە ناوبەرە ئازەربایجان و ئەرمەنیستانی دەهاتە ئیمزاکردن ئازەربایجان و ئەرمەنیستان هەفتوو ببن پێکردن ئاگربەستێ تۆمەتبار دەکەن لە یەمەنێژی مژدارە 2020 هەولێن گەهشتنە ئاگربەستی هەبوون نەتەوەین یەکبوویژی پشتگیریە هەولێن تایبەت ji بۆ ئاگربەستێکی دە ناوبەرە چەکدارên حوسی و ئارتێشا یەمەنێدا دەکە دە ڕێککەوتنە عەرەبان دەگەڵ ئیسرائیلێژی و گەڵێکی بەحسین جیهانیجی هەتا لەسەر چێ بوون و دۆنالد ترامپ سەرکێشیاوی دەکرد دە ڕۆژا 13 مەها 8 2020دا ئیسرائیل و هەردوو وڵاتین ئیمارات و بەحرینێ بە ناوبەنکاریە ئەمریکایە ڕێککەوتنە دانینە پەیوەندیان ئیمزاکردن بێدەمێژی پەیوەندیەتوان دەست پێکردن بەندێ ڕێککەوتنی هەتانین هاتێنە جێبەجێکردن و نەهاتنە بن پێکردن لە ڕۆسیە و تورکیەژی برسا سیستەما S400 ڕوسی هەیە کو تورکیە کڕیە و دەگوهەزە جێبەجێکردنە قۆناخە دویمە سیستەما بەڕەوانیە موشکیە S400 دە ساڵە 2020دا هەبوو کۆزۆڤۆ و سربیا ئەڤژی مژارەکە کەڤنە ژمێژدا هەیە دە ڕۆژا چارێ مەها 9 یا ساڵە 2020 ڕێککەوتنە ئاسایکردنە پەیوەندیان دە چارێ ئیلونێ 2020دا کۆ هاتە ئیمزاکردن دە ناوبەرە سربیا و کۆزۆڤۆدا ئێدێ بە ئالیکاریە ئەمریکای هەلبەتە ڕێککەوتن هاتە بۆ ئیمزاکردن ڕێککەوتن تایبەت بە ئاسایکردنە پەیوەندیە دە ناوبەرە کۆزۆڤۆ و سربیادایە حتانی نەهاژی ڕێککەوتن هەر بەردەوامە و ناتێ بیستن کۆ ڕێککەوتن هاتە بە بن پێکردن ئەوە جعفەر بوو باسی ڕێکەوتنەکانی ساڵی بۆ کردین زۆر باشە دڵ بخوێن دوو میوانمان هەر ئیرۆ زیدە بەحسە سیاسەتێت کرد سیاسەتە ڕۆژلاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست قابلە باسی چی بکەین ڕۆژهەڵاتی ناوەڕاست باسی شەڕ بکەین ینی ڕۆژهەڵاتە ناوین بە کورمانجی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژهەڵاتە ناوین بەریکو ئەم بچنجا میوانێ خۆ دۆ من سۆزێک دابوو تێبیراوە نە سۆزێک دابوو مەتێستون مە بەحسە زنار بوو میوانێ مە مەگوت پەیامنێرên me ji beşên yani ji Kurdên beşên din fêrî kultûra xwarinê cuda bûn yanî qed naşe hêna bêtir min me tê aniye me tê li newsrooma me ye dawakên boman bênin divê em me tê bi merasîm bi protokol ji were çê bikim baxim bire bimîne sibê sibê Mîvanê be bo mişkila çi ye mîvanên me hene du mîvanê ji dexwin legal man dibe ku mîvanên me ji me tê hez nekin yan jî gotinên hinekî bibêjin welaî nexweş bû me tê çayeke Arjentîniya gelek lîstikvanên Arjentînî me tê vedixwin yek ji wan Maradona bû û xwarinî Rojavayê Kurdistana ebê Rojavayê Kurdistanê Misir Libnan Urdun her ew منطقة بچن جميوانا بابچینە جەم میوانەکانمان فەرموو کاک ئەنۆر ئەمڕۆ لێرەیە لەگەڵ کاک بەهرۆز بەخێر بێن سەر چاو بەخێر بێن لەبەر کۆرۆنا ناتوانین تەوقە بکەین ئەها من چاکەم نیوەشیم خواردەوە حەزەکەی کاک بەهرۆز یەک دەقە زۆر خۆشحاڵ بووم زۆر بەخێر بن ئێوە بەخێر ئێوە باستان باشن ڤاکسینەکەتان لە خۆدانەیە نەوەڵڵا ڤاکسینەکە گەشتووە تا لە خۆمانی بین ئەم تەستکردی ناش بوو کۆرۆنا ینی ژمە نەتەست من هەر توش نەبوو ئەی تۆ توش بووی
لێ بەری 4-5 مە جەنابەت توش بووی؟ دێمەش سەلامەتی دێ الحەمدولله منش هەر سەلامەت دێ الحەمدولله بەس دکتۆر ئاراس لێمان تووڕە نەبێ یەک دوورەکەوینەوە بۆی دکتۆر ئاراس تووڕە نەبێ زۆر باشە کا دەست پێ بکە بێستون لەگەڵ کاگەنۆر با دەست پێ بکەین لە 2020 لە یەمەن با بە تەسەلسول بڕۆین لە یەمەنەوە دەست پێکەین لە چەند خولێکی داهاتووە میوانێکیشمانە بێ لە یەمەنەوە چیمان پرسیارەکە بۆ هەردووکتان کراوەیە چیمان بینی لە یەمەن کێ براوە بوو کێ دۆڕاوە بوو ئێران لە چ ئاستێکایە لە یەمەن سعودیە لە چ ئاستێکایە و زۆر زۆر بەلاشمەوە گرنگە ئەو گەروەی کە لەویا هەیە گەرویەکی زۆر زۆر گرنگە ئێستا کۆنتترۆلی لە ژێردەسی کێایە و چۆن چۆنی وڵاتە گەورەکانی جیهان کاریگەریان هەیە لەو گەروەی کە هەموو جیهانە بەستێتەوە بەکەنداوە زۆر سپاس کاک بەهرۆز لە ڕاستیە مێژووی ملوانەکانی یەمەن مێژوویەکی کۆنا لە حەقەتدا ئەوەی کە بێ ئەوە بزانین کە یەمەن لە ئەسڵا هی شیعەکان و هی زەیدیەکانە بەڵام بۆی ئەو ملوانەیە ناوچەی و نێودەوڵەتیانی کە ڕوویداوە دوجار زۆرینەی سنی لە یەمەن و کەمینەی شیعی زەیدی کە لە ١40 پێکاتەکەیەتی و بە دوای دەورانی تازەی دوای جەنگی جیهانی دروستبوونی دەوڵەتی تازەی یەمەن و دوجاریش ئەوی کە یەمەنی باکوور و باشوور یەخستنەوەی لە ساڵی 1990 کە لێەوە زۆرتر ململانەکان دەست پێیەکە دوای یەخستنەوەی هەردوو یەمەن ئەو گرفتە بەردەوام سەری هەڵەدا کە باکوور و باشووریەکان هەستیان بەوە کرد کە کارێک خراپیان کردو لەو یەکگرتنەوەیە بۆیە دەرەنجام ئەو ڕووداوانە دەرفەتی ئەوی پێنەدان کە جارێشکە جیاب بنەوە هەرچەندە پێش ڕووداوەکانی بەهاری عەرەبی و دواتریش جارێشکە هەوڵی جیابوونەوە هەبوو بەڵام ئەم هەوڵە سەری نەگرت چکە وڵاتانی کەندا زۆر جددی نەبوون بەڵام گرفتەکە لە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی لە 2011 دەست پێیەکە کە یەمەن بووە قوربانی ئەم ڕووداوانە و پشێویەکان لە یەمەن تا ڕادێک بوو کە بەشێکی زۆری بنیەی تەحتەی و ئابووری ئەو وڵاتەی وێران کردووە و لە هەمان کاتدا بەشێکی زۆری زیان و زەرەری زۆری داوە خەڵکانێکی زۆری سڤیل و چەکدار بوونە قوربانی و ئەو ململانێ و جەنگە خۆڵەمیێشەی کە لە نێوان ئێران و وڵاتانی کەندا و یان لە نێوان بلۆکی شیعیزم و بلۆکی سونیزم لە منتقەیە هەبوو بە تەواوی تەقیەوە بەدوایەوە هەرچەندە لە بیدایەتی ڕووداوەکانی بەهاری عەرەبی هێشتا عەلی عەبدوڵڵاه ساڵح لەسەر کار بوو و بە ئاشتی دەستی لە کار هەڵناگر بەڵام وردە شیعەکان بە پشتیوانی کۆماری ئیسلامی ئێران بەشێکی زۆری کابرایان سووتان بیرە نایە دەموچ بەڵێ ئەوە دوایەوە بوو کە لە بۆسەیەکە کوژرا و تیرۆرکرا بەڵام پێشەوە هێشتا بە ئاشتی دەستی لە دەسەڵات بەرنەدا بوو دوای ڕاکردنی و ئەوەی کە دوای تیرۆرکرا بەڵام قسەکەەوە بوو کە یەمەن چۆ بارودۆخێکی ناهەموار و ناجێگر و پڕشەڕ و شۆڕ و خەیرانەوە یەکیان بەهۆی خودی پێکاتە ئیتنیکی و تایفی و مەسەبیەکانی ئەم وڵاتە سەبەبێکی سەرەکی بوو کە وەکو وتم ئەوەی کە لە ڕابردوو وەکو بارودۆخەکە چییە دوو ناوچەند بە دیفاکتۆ لە یەک جابوونەتەوە بێگومان دوو کاریگەریەکان چۆنن بێگومان دوو ناوچەی تەواو جیاوازن ناوچەیەکی کە لەلایەن حوسیەکانەوە کە لایەن کۆماری ئیسلامی ئێران و پشتیوانیەکردن باڵە دەستن و لایەنێکی تریشی کە عەبدڕەحمە بەنسوور هادی سەرۆک و بە حسابی وڵاتانی کەندا و حکوومەتی ڕەسمیە و لەلایەن گەردەلوولی حەزم یا هێزەکانی زەب حەزمەوە پشتیوانی یەکرێن کە عەرەبستانی سعودیە ئیماراتە بەحرێنە گەروەکە لەژێر کۆنتترۆلی کامیان ئەم گەروە تا ئێستا لەژێر کۆنتترۆل و هەژمونی هەیمەنەی حوسیەکاندایە و هەر بۆیە مەسەن هەرکەم لە وڵاتانی کەنداویش تێڕوانینی خۆیان هەیە بۆ جێگە و جیۆپۆلۆتیکی یەمەن مەسەلەن هەرچی ئیماراتە پێی وایە بۆی دەستی بگا بە ئۆقیانوسی هیندی ئەوێ بگاتە کەنداوی عەدەن و لە هەمان کاتابی بەسێتەوە بە نۆکەندەکانیەوە لە ئیمارات و تا ئێستا نزیکەی 100 ئەفسەری ئیماراتی لەو شەڕانەیە کوژراون و لە هەمان کاتا ئەوێ پێگە و جێگەی عمانیش لاوازکە لەو منتقەیە کە پێگە و جێگەیەکی بە قووەتی هەیە بە تایبەتی بە پەیوەندیەکانیان لەگەڵ ئێران و پەیوەندی استراتیژی و لەگەڵ ئیسرائیلەوانە ئیمارات دەیەوێ بە سەراگرتنی بە تایبەتی هێژمونی خۆی لە باشووری یەمەن ئەوێ مەسەلەن عمان لەو منتقەیە لاوازکە ئەوەی کە بۆ عەرەبستان
عربستانی سعودی سەرکردایەتی هێزەکە کاوە گرنگی هەیە ئەوەیەکە یەکیانەوەیە کە بەشێک لە شیعە لە منتقەکانی هاوسنووری نێوان باشووری یەمەن و عربستانی سعودی هەن کەەوە جێگای مەترسی هەمیشە و لەوەی گرنگترەوەیە کە ئەو ناوچانێکی ئێستا ئەکسەریەتی ناوچەی نەوتین لە عربستانی سعودیە لە ڕووی تاریخی مێژووە ناوچەی یەمەنی بوون و دوجار کەوتونە تا عربستانی سعودی و ئێستا یەمەنیەکان کە حەزەکەن عربستانی سعودی لەو هەموو خێر و بەرەکەتەی نەوت بەهرەمەندە و یەمەنیەکانی ژنان نێبی خۆن ئەمە هەمیشە جێگای مەترسی و عربستانی سعودیەیە ئەمە دیوی دووەمی دیوی سێهەمی بە تایبەتی عربستانی سعودی وڵاتانی کەنداو بەگشتیەوەیە کە ململانەکە لە بینی تاران و ڕیاضە و هەمیشە پێیان وایە هەردووشیان پێیان وایە کابێ ئەو هەژمون و نفوزی خۆیان لەو منطقەی بە تایبەتی لە یەمەن کە ململانەکانی شیعە و سونە بۆ عربستانی سعودی زۆرتر لە یەمەنە دوجارە جێتە لوبنان بە پێچەوانی کۆماری ئیسلامی ئێران کە پانتایی ئەم ململانە مەسهەبیە فراوانترە لە بەشێکی زۆری وڵاتانی منطقەیە بێ داوا لە هاوکاران مەکەم نەخشەیەکی ناوچەکەمان بۆ بخەنە سەر و شاشەیە بۆ ئەوەی کە لەسەر ئەوەش بتوانین تەماشای بکەین بە زومئینی یەمەن و دەوروبەری بەس هەتا ئەوە ئامادە بێ من پرسیاریەوە لە جەنابەت بکەم دڵ بخوێن داوای لەبردن لێکم کەپسولێکی چەکی ئەتۆمی ئەمریکی هاتە کەنداو لە ماوەی ڕابردووە خێر ئەبێ بەو گەروەیە تێپەڕی بوو بێ چۆنی مەسەلەن حوسیەکان ئێرانیەکان ناتوانن کاریگەریان هەبێ لەسەر ئەوەی کە لێەوە چی دێ و چی دەڕوا لە ڕاستیا پێشەوەی باسی ئەم کەپسولە بکەین یەمەن بۆ ئێمە چ بۆ سنتەرەکەمان چ بۆ خۆشمان کە لە ماستەری لێ بڕ نەکەم بیرمان چوو خۆمانەتان ناسین بیرمان چوو بتان ناشکالێک نیمە بەستمان سێ بۆعدی سەرەکی هەیە بۆعدیکان بە بڕای من بۆعدە ئینسانیەکەیەتی کە مۆزوعی یەمەنی بەتەواوەتی کردو بە مۆزوعێکی گرنگ لەسەر ئاستی دنیا و ڕێکخراوە نێودەوڵەتەکان و نەنسەیت ئەکتەرەکان وانە کە تۆ ئەبینی زیاتر لە ملیۆنێک و 700,000 مناڵ لە ئاستی برسێتیە ئاژی خۆشتان نەزان نام ڤایرۆسە چی بە جیهان کرد بێگومان بێبەری نییە لەوە ئەین دائیمەن لە جەنگەکانە بۆعدە ئینسانیەکان زیاتر زەقەکرێتەوە بە تایبەتی لەلایەن میدیاوە بۆەوەی ببێ بە قەزەیەکی گرنگ ئەمە بۆعدێکە کە کۆمەلگای بەشەری بەرپرسیارە بەرامبەر بە یەمەن ئەو دۆخی لە یەمەن هاتوۆتە ئاراوە لە دوای بەهاری عەرەبیەوە و بالئەخەس قۆناغی دووەمین ململانەکان لە یەمەن بە بڕای من ئەگەڕێتەوە بۆ کۆتایی 2007 دەکا عەلی عەبدوڵڵا ساڵح ئێوارە باس زربەیەکی لە مەساڵحی ئێراندا بۆ بەیانی لە شوێنی خۆیان ڕێگەیان پێکرد و تیرۆریان کرد شەهیدیان کرد اختیالیان کرد چۆنەڵی ناوێکی بۆ بدۆزنەوە ئەمە بۆعدە ئینسانیەکەیەتی تۆ خۆ چۆنەیڵێ چیان من ئەڵێم کوژرا بخۆ ینی دراستیدا هاتە کوشتن و خراپژی کوشتن ینی شەوتان دێن و یعنی ڕۆژێک پێشەوە 24 ساعت پێشەوە کە لە لێدوانێکە لە مووقفێکە دژی ئێرانە وەستێتەوە ئێران 24 ساعت دوای ئەوە عەلی عەبدوڵڵا ساڵح ئەکوژێت یعنی لە یەمەنە و ئەمە مانگاوێکی گرنگە قۆناغی دوایەوە دەست پێەکە ئەمە مەسەلە ئینسانێکی مەسەلەیەکی دیکە هەیە مەسەلەیەکی تاریخیکە نابێت لێرەدا بیرمان بچێتەوە هەر بۆ خۆی زەیدیەکان یان حوسیەکان ڕێگوڕژیکان لە تاریخا هەیە هەندێکیان پیان وایە ئەمان بەدیلی شیعەن و بەدیلی میراتی ئیمامی عەلین و ئەمە عمقە تاریخیە لەم ناوچەیان دۆکترینە خێڵەکی و ئینە ئەمە لە لێمەنە عمقێکی گەورەی هەبوو هەتا زمانی عەرەبی ژەوانەی کە بە زمانی عەرەبی قساکەن لیان بپرسە زمانی ئەسڵی عەرەبی لەکوێوە لە نێچەرگەکە لە یەمەنەوە ئەوەی گرویان یامانە عمقیکان لە تاریخایە عمقی سێهەمیان کە من بۆم گرنگە لێرەدا باسی بکەم ئەوەیە کە ئێستا لە ناوەندە گرنگەکانی بواری توێژینەوە لە جیهانە بەم حاڵەتە لە قسەکردنی ئێمە ئەڵێن نیو ریژنەڵ ئۆردەر ئەند گلۆبەل ئۆردەر ئین دە میدڵ ئیست واتە نظامی عالەمی و ئیقلیمی جەدید لە شەرق ئەوسەط یا لە باکووری ئەفریقا چۆنە بێ ئەو یەکتر بڕینە ئەو تەقاتوعە لە بینی هێزە ئیقلیمیەکانە لەکوێ بەرێک ئەکەوێت چۆن مەساڵحیان لەکوێ بەرەکەوێت ئەی هێزە جیهانیەکان لێرە چین رووسیا سۆپەر پاوەر ئەمریکا ڕۆلی بۆچێ و جەنابەت باسی کەپسولەکەت کرد من ئەوەی کە لە یەمەن ئەیبینم لە کۆتایی 2019 و لە سەرەتای 2020 حاڵتێکی کە بوون بەو دۆخی یەمەنەوە دیارە دۆخەکە زیاتر گوازراوەتەوە بۆ لیبیا و بۆ سووریا یعنی ئەتوانم ناوی بنم پاشە قشە پێکردنی ئێران بۆ سووریا و دواتر بۆ عێراق و دوایی بیکەنەوە
وەکو جەنابەت لە زمین پێشێکی بەرنامەکە باسی بخەنەوە قاوەکەی خۆی ینی پاشەقشەیەکی ئێرانی پێوە دیارە حوسەکانی ژەمیان نەشاردێتەوە کە ئەو پاڵپشتێ دارایی کە ئێران پێشووتر پاڵپشتی کوردون ئێستا وەکو ئەوە نیە بۆ نمونە لە ساڵی 2010 حیزب الله لە لوبناان 750 ملیۆن دلاری بۆ سەرفکراوە لایەن ئێرانەوە ئەمە عەدەدا ئەبێ بۆ چەند بۆ حوسەکان سەرفکران حاڵەتی ئەمەیکە ئەم ململانەیە لە نێوان ئێران و سعودیەدا لە یەمەن چۆنە من لە ساڵی 2020 تا ڕادەیەک بە خەفیفتری ئەبینم وەک لە دوای بەهاری عەرەبی لە 2012 تەنها یەک حاڵەتی گرنگی هەیە ناوی بە عەربی پێڵان زەعزەعی ئیقلیمی حاڵەتی کام دروست کردو ناوی ناوە زەعزەعی سەرێشەیان دروست کردو دەنگە دروستەکەن بۆ نمونە جار نەجارێک سارۆخێکە گرنە هێڵە نەوتیەکان هێڵی ئارامکۆ لە سعودیەکە ئارامکۆ ڕەبی مەساڵحی ئەمریکیە لە یەکەمین عقد یەکەمین پرۆژەی نەوتی لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە کە جەماعەتی سونە و جەماعەت لە شەرق ئەوسەتا مۆریان کردبێت لەگەڵ بەریتانیای ئینگلیز و ئەمریکا ئارامکۆیە ینی بەتاقی تەنها لە ساڵی 2019 ئارامکۆ منە عینی 2020 لانیە زیاتر لە 820 ملیار دلار مەساڵحی مشتەرەکی بینی ئارامکۆ شەریکەی نەوتی سعودی بووە لەگەڵ ئیداری ئەمریکایە 820 ملیار دلار عەدەدە بە تایبەتی بۆ چەند ساڵی کە خۆتان نەزانن دۆناڵد ترامپ چەند چۆنی بیری ئەکردەوە ئەلێرەیە حوسەکان سەرێشە و زەعزەعیان دروستە کرد جار نەجاریەوە لە میدیای ئێمە لە ناوەندەکان جۆمان لێ بۆ حوسەکان فڵانە شێڵگەی نەوتیان بۆمباران کرد حوسەکان ئەوەیان کرد ئەمە تۆزێک تەسیری لەسەر نرخی نەوت ئەکرد یان کەوتەرێکی دروستە کرد بڵین لەم حاڵەتەیە بۆ زیاتر لە 2020 پاشەکشەیەکی پێوە دیار بۆ بە بەراورد بە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی مەسەلەن ئەس گەلێک جارە دشۆپینم ئەف باژارێکی بناوی حودەیدا یەمەنیە ئەف باوەڕ بکە بهتری 3 ساڵن سعودی ئیمارات هێزن هەفپەیمان کوناف لێتکن ئەوانە ئێریش دکن ناکن نکارنووی باژاری دەستخۆ ببینن يعني اف شر مزن كو سعوديه سركيشاوي دك يعني هف بيمان سركيشاوي دكن لديجي حسين يمني الجور از دبينم زيدا بيش فناشه درست يعني دجي خدام يعني باور بك اف چند سالن وي شري دس بكري دجي حسين هر اوهزن هف بيمان زرار دبينن غيني اويريشن كنت شن سر بارگاهن بترول للسعوديه تش ارامكو بتشي شركات دنبن تشي مطار سعودي به يعني اف يمني اف حسين يمني اذا خشكتينن براستيكو دكارن برجريه كاوقاس مزن لهمبري هزن هف بيمانه وكن كو امارات سعوديه وقالك ولات الدنيا العربيه مصر باكستان نها السودان بري السودان دما بشير جدر كتبه شو دكارن برخو بدن الراستيه اوي جناب اللي راسته بو هاو پەیمانیەتی گەورەی حەزم کە عەربستانی سعودی نوێنەرایەتیەکە وەجیات زیاتر لە چەند زیاتر لە 15 ملیار دلاریان خەرج کردو لە ماوەدەتەیە و قوربانێکی زۆریشیان داوە بەڵام یەکەم هۆکاری ئەسلی ئەوەیە کاک دڵبرینەوەیە کە پێشتر باسم کرد لە ڕاستیە یەمەن هی شیعەکانە لە ڕووی تاریخیەوە و حەقیقەتی ئەوانە و لە دەرەنجامی ئاڵگۆڕە ناوچەی و نێودەوڵەتیانی کە ڕووی داوە پاشەکشیان پێکراوە و ئەکسەریەتی لە وڵاتانی کەنداوە سونیەکان تێدا نیشتە جێکراون و ئۆکوتم ئەو منتقە نەوتەکانی لێدا بڕاوەخراوە سە عەربستانی سعودی وای لێ ئەمانەی کە هۆکاری سەرەکی بۆ بەرگریکردن لە بوونمانەوەیان خۆیان یەکێکیان عەقیدە مەزهەبیەکەیە کە زۆر بەقووەتە و دووهەمیش بە هەموو وڵاتانی کەنداو ناتوانن لەگە کۆماری ئیسلامی ئێران بکەن بەو حاڵەشی کە ئێستا کۆماری ئیسلامی ئێران هەیەی و بۆیە پێشم وایە بۆیە پێشم وایە ناوێن ئێرانی بڕوخنن یانجی ڕێژیمە ئێرانی تێک بدەن ئەوە تشێکی ترە مەسەل ئەمریکا جارێکی هەفتەگینێک چێ کرد ئەمریکا ناوێ ئێران بچە لە ڕاستی ئەمە دوو بۆ چوون و دوو ئەگەری لەسەر یەکیشیانەوەیە کە ناتوانێت یان نایەوێ بە نەزەری من ئەمە ڕەنگە پەیوەندی بە زۆر بابەتی ناوچەیی و نێودەوڵەتی هەوێ و بە تایبەتی بەدەستێنانی ئەو موشەکە بالیستی و موشەکە بالیستی بەزانی کۆماری سێڤێرە لە بەردەستا کاک ئەنوەرێکی کەمان لەگەڵ ئەنوەر ئەلڕەشید سەرۆکی سەنتەری ئەلمەداریک بۆ لێکۆڵینەوەی استراتیژی و سیاسی
لە دەرەوەی یەمەنەوە لەگەڵمانایە کاک ئەنوەر ئەم کاتت باش لێرە لە ستۆدیۆ گفتوگۆکە ئەوەیە کە پرسیارەکەمان ئەوەیە بۆچی لە یەمەن سعودیە ئیمارات هەموو ئەو وڵاتانەی کە یەکیان گرتووە لە دژی حوسیەکان هاوپەیمانێتیەکیان هەیە و شەڕەکەن لە دژی حوسیەکان ناتوانن شەڕێکی کاریگەریان هەبێ و حوسیەکان بەهێزترن لەسەر ئەرزی واقع میوانەکەی ئێرەمان کاک ئەنوەرەکەی دیکە ئێمەش لە کوردستان ئەنوەرمان هەیە هەر ئێوە نین ئەنوەرتان هەبێ کاک ئەنوەر کە لە ستۆدیۆ لێرە لەگەڵمانایە ئەڵێ یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ئەو بوعدە مێژوویەیە ئەو قوڵیە مێژوویەیە کە شیعەکان لە یەمەنا هەیانە جەنابەت چۆن دەیبینی؟ سەرەتا زۆر سوپاس بۆ ئەم میێوەنداریەتەیە سڵاوم هەیە بەڕێزان هەروەها سڵاو بۆ میوانەکەت و بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان لە ڕاستیدا دوای 2 مانگ دەچینە ساڵی شەشەمی جەنگی یەمەن ئەو ئەنجامانەی کە هەیە لەسەر زەوی لە ڕاستیدا کارەسات بارە ئەنجامی ئەم جەنگە هەروەها پێشتر لە چەندین بۆنەدا داوامان کرد و دەبێت چارەسەرێکی سیاسیانەی و قەیرانە هەبێت کە مرۆییە بە پلەی یەکەم چارەسەکە و ئەم شەڕەشەڕێکی مرۆییە بەر لە جەنگی سەربازی و جەنگی هەرێمی و نەودەوڵەتی و ناوچەیە بۆیە ئەو جەنگە خەڵکی یەمەن قوربانی داوە خوێنی ڕۆشتەوە کە ئەو زیانمەندی سەرەکی و تاکە زیانمەندی ئەو جەنگە نەک دەستوەردانی هەرێمی و نەودەوڵەتی سەبارەت بە بابەتی تائیفەتی ئەم بابەتە من پێم وانییە ئەم جەنگە جەنگێکی تائیفێ بێ چونکە تەنیا حوثی ئەو ئاینزای 12 ئیمامیان تەبەنی کردووە کە سەر بەلانی شیعی بەڵام بە شیمانە و مەزندە و خوێندنەوە بەدەداچوونی خۆم بۆ ئەو جەنگە بە پلەی یەکەم کە نانەوێ ئازادی بۆ گەلە هەبێ نانەوێ ئەو گەلە ئازاد بێ چونکە هات کاتێکە گەل خۆی ئازاد بێ دەبێ خۆی بەڕێوە ببات ئەو جەنگە هەر لە دەو کاتی کاتێککە دەستی بەسەر سەنعادا گرتووە بەڵام بەداخەوە لە جەنابەت تێبگەین یەکەم شت کە حەزەکەم پێمان بڵێ جەنابەت بۆ خۆت خەڵکی چ مەنتیقەیەکی لە یەمەن کەی یەمەنە جێهێشتووە بۆچی یەمەنە جێهێشتووە ئێستا لەکوێوە قسەمان لەگەڵاکەی دوای ئەوەش پێمان بڵی کە ئەو تەحلیلەی کە ئێستا کاک ئەنوەر لێرە کردی تا چەندێک تۆش وای ئەبینی کە بە فیعلی حوسیەکان کاریگەریەکیان هەیە و ئەو هاوپەیمانێتی کە هەیە تاکو ئێستا نەیتوانیوە بیان شکێنێ من کوێت و من ڕێژکاری مافەکاننی و ماف ناسم نەک خەڵکی یەمەن بەڵکو بە حکمی ئەوەی چەندین سەردانم کردووە بۆ یەمەن پێش جەنگ و چەندین نووسینم هەیە سەبارەت بە یەمەن و هۆشداریمدا بوو لەبارەی ڕووداوەکانی یەمەن نزیکەی زیاتر 15 ساڵ بە دیاریکە لە 2006 کە دوایین سەردانم بۆ سەنعا بوو کە لە یەکەم سەردانیشمان لە 2006 بوو بۆ بینیمانە و بیرۆکەی کە عەلی عەبدوڵڵا ساڵح و بیرۆکەی پەسەند کردووە و کاتە من بینیم
ئەوەی کە بگەڕێتەوە بۆ ئەرشیفی ڕۆژنامەڤانی لە ڕێگای ئینتەرنێتەوە من گوتم یەمەن لە دڵی کەنداوە و ناکرێت ئەمە دۆخی یەمەن بێ کە نزیکەی 10 ملیۆن کەس کە نیوەیان لە هێڵی هەژارینە لە نیمچە دوورگەیەکن لە یەمەن بۆیە ئەم دۆخە لە بەرژەوەندی ناوچەکە نییە بەگشتی وە جگە لەمەش بەردەوام بوونی ئەم جەنگە بەڵاوەی شومەیەکی گەورە تر دروست دەکات و دەبێ هەموو لایەنە بەشداربووەکانی ئەو جەنگە لەسەر مێزی گفتوگۆ و دانوستاندن دانیشن پێشتری ژە قسەیەم کردووە لە یەکەم ڕۆژدا لە 5 ساڵ لەمەوبەر ئێستا دەچینە نێو 6 ساڵی باسم کردووە لە کۆتاییشدا هەموو لایەنەکان دەچنە سەرمێسی گفتوگۆ بە مەبەستی گفتوگۆکردن بۆ ئەوەی یەمەن دەرباز بکەن ئەوەی بینین هەر چاو دێر و شرۆڤەکارێک دەتوانێت بڵێن ئەم جەنگە هیچ ئەنجامێکی لێ نەکەوتوتە حوتیەکان نەکەوتن خەم و کۆژانەکەیەنی یەمەن زیاتر بوو کە بە ملیۆنەها یەمەنی ئەوانە کۆژانەکانیان زیاتر بوون و لە ژێر هێڵی هەژاریدا نوەنە تێگرتوەکانیشی هۆشداریدا بوو لە برسێتی ئێمە هەمومان ئەوە دەبینین لە ڕێگای هۆکارەکانی ڕاگەیاندنەوە ئەمانە بە چاوی خۆمان دەبینین باشە ئەم دشۆپینم ڕاستی ڕەوشە یەمەنێ یانێ ڕەوشەکە ناوقاس ئاسانە لێ لە گۆر نەریناتە ئەف پرسکرێکە یەمەنێ چاوە چارەسەر دەبە دناوبەرە سەنعا و عەدەندا یعنی ڕیەن چارەسەریە چنە سیر کە بەڕێزم و پێشتریش باسم کردو قسەیەم کردووە یەمەن و دۆزی یەمەن زۆر چڕ و ئالۆزە تێکەڵە یەمەن لە بناڕەتدا لە باکوور و باش و لە ساڵی 1990 یەکیان گرتووە بەڵام ئەم یەکێتیە شکستی هێنا کارەساتی کۆم مرۆیی و شەڕ و شۆڕ و قەیرانی سیاسی لێکەوتەوە تاکو ئێستاش ئەو شەڕ و شۆڕە بەردەوامە بۆیە خەڵکی باشوور داوای دەکەن وڵاتەکەیان بگەڕێتەوە پێش ساڵی 1990 هەروەها لایەنی باکووریش دایانەوەکو مرۆڤ بژین وڵاتێکی مەدەنی و دیموکراسیە نەبوو هەبێت بەڵام بەداخەوە ئەم گەلە دووچاری کۆژانێکی گەورە بوونە هەموو بەرژەوەندی هەرێمی و نێودوڵەتی کەوتوتە سەرشانی ئەمانە بەبێ ئەوەی کە داواکاری ئەم گەلە لە بەرچاو بگیرێ من لە ڕێگای و کەناڵە بەڕێزەتانەوە داوا دەکەم کە نەتەوەی گرتوەکان دەستوەردام بکات زیاتر و زیاتریش دەستوەردام کە لە دۆزی یەمەن ئەو جەنگە بوەستێنێ و هەڵبژاردن بکرێت هەڵبژاردنێکی یاسادانان بکرێ بۆ ئەوەی گەل بڕیاری خۆی بدات و بژاردی خۆی دیاری بکات و سەنعا بڕیاری خۆی بدات چێ وڵاتەکەی بەڕێوە ببات سەبارەت بە بەردەوامبوونی ئەم دۆخە کە ئێستا یەمەنەکان پەیدا تێدەپەر دەبێن بەڕاستی دۆخێکی کارەساتی مرۆییە بە هەموو مانایەکی و بە هەموو وشەیەک ملیۆنان منداڵ لە باکورد لە برسان دەمرن ئەمڕۆ دەبینین دۆخێکی ناوازە دەبینین کە لە هیچ شوێنێکی ئەو دنیاە بوونی نییە تێبینی دەکرێت خەڵک منداڵەکەی خۆی بفرۆشێ بۆ ئەوەی ژیانی ئەندامەکانی دیکەی دەستەبەر کات و بەردەوامی پێ بدات باوەڕ دەکەم گەلێکی سپاس ئەنوەر ڕەشید سەرۆکێ ناوەندە مەدارێک ji بۆ لێکۆلینên سیاسی ji Kuwêtê nîvanê me bû nêzîkî 20 ساعتێک 40 دقه بوومە دا یەمەنی ئەس باوەڕ دەکەم ji بۆ یەمەنێ بەس بوون زۆر باشە بەس یەک لەحزە حەزەکەی بامشمە سەر نەخشەکە لەوێشەوە بڕیار بین کە چۆن دەچینە سەر سووریا و باسی چی دەکەین یەک دوو پرسیار لە ئێوە کەم من لێرەوە یەکەمیان لە ڕاستیە ئەو گەروەی کە کەپسولەکەی پیان ڕۆشتووە ئەم گەروەی ئێرەیە نەک گەروی خوارەوە چکە بە مباشری هاتۆتە کەنداوە ئەو کەپسولی چەکە ئەتۆمیە ئەمریکیەکە بەڵام لێرە شامنەمێ ئەوەتان لێ پرسم
ئەم گەروە بەشێکی بەرێکی ئیماراتە بەڵام بەرەکەی دیکەی ئێرانە ئێران چەندێک کاریگەری لەسەر ئەم گەروە هەیە چونکە هەموو نەوتی مەسەلەن وڵاتانی کەندا و بە تایبەتی شکوێت ناچارە بێرەیە بڕوا بۆ ئەوەی بچێتە وڵاتانی ئەوروپا. لە دوو حاڵەتە ئەوە هەیە حاڵەتێکیان لە کۆتایی ساڵی 2016ەوە ئێران بە تەواوی دەستی کرد بەسەر گەروی هورمزە یعنی دەستگرتن بەسەر گەروی هورمزە دەستگرتنە بەسەر جموجۆری وزە 143 نەک هەر وزە هەموو کاڵایەکی گیانی چکە هەموو لە ئاوەکانی خوارەوە لە جنوبی ئاسیا لە چینەوە لە سنگافوراوە لە مالیزیاوە هەموو بەو ئاوەیە دێت ینی نەک هەر یابانەوە هەرچی کاڵا و تەکنۆلۆژیا و شمەک و ئەو گواستنەوە هەبێت هەموو بەو ئاوەیە یعنی تێکدانی ئاسایشی هورمز تێکدانی یاریگاکەی وەکو فەرید زەکەریاڵێ ینی جەنگێکی محەتەم و تێکشکێنەرە بۆیە لە دوای 2016 ئێران لە مەدای ترسناکی ئەمە تێگەیشتا ڕادەیەکی زۆر ینی لە ئاستی چاودێریە چاودێریکردنی گەرۆکەیە دەسەڵاتەکانی خۆی چڕکردوە نەک لەسەر ئاستەوەی کە سەیتەرێکی گەورە بک بەسەرەوەە لە ساڵی 2019 کە بینیتان یابان هات بۆ شینزۆ ئابە هات بۆ نێوبژیوانیکردنی ئێران و ئەوە ئێران لەوێ ینی لە دوای کشانەوەی لە دوای ڕۆشتنەوەی سەرۆک وەزیران یابان بۆ ئێوە ئێران لەوێ چەند کەشتێکی نەوتی تەقانەوە ئەمە لە حاڵەتێکی دیکە ئەمریکەکانیش هەر لەوێ هەن وەڵاتی بەریتانیەکانیش لەوێ لە ساڵی 56ەوە کە لە مەسەلەی نۆکەندی سوێسەوە کاتێکە دەستا و دەستکردن لە نێوان ئیستعماری بەریتانی و ئەمریکا ڕۆدا دیتر بەریتانیا هەروە جێ ناهێڵێ ئەمریکا دێتە شوێنەکەی هەر شوێنێک بەریتانیا لێ بوو بێت ئەمریکا جێگەی گرتووە زۆر باشە خاڵێکی دیریکەش درینگش هەر لەلایەن جوولەکەکان و ئیسرائیلیەکان و هەر لای ئەمریکیەکانەوە هەر بەدەستی دوو بێ بەدەستی سێ سەدان شەریکاتی گەورە و ساد و سەوداکرد لەو گەروەدا هەن ئیشی معلوماتیەکەن ئیشی بزنسەکەن ئیشی تجاریەکەن ئیشی هاتو کڕین و فرۆشتی چەکەکەن لە سنووری گەروی هورمز و دەوروبەری و ئەو کەنداوانەیە بۆیە هەر چرکە ساتێک مستعیدە بەوەی کە هەر کەشتێک هەر کەپسولێک بەژێر ئاوا بێت یا بەسەر ئاوا بێت لە زانستی سەربازی هاوزەم پێدرێ غەتس بەو ئینە قورسایە بگاتە ئەو ئاوانە تێگەم بەڵام دوو خاڵی زۆر گرنگ هەیە یەکێکیان لێرەیە گەرویەکەیە و لێرەیە گەرویەکەیە ئەمە ئێران بۆ خۆی جۆرێک لە هەژمونی هەیە بەسەریەوە لەبەرەوەی بەشێک لە خاکەکەی خۆیەکەوێتە سەرەوە و توانیوێتی عملیاتی تیا بکە کەشتی تیا بتەقێنێتەوە لێرەش لە ڕێگەی حوسیەکانەوە کە کۆنتترۆلی ئێرەکە لە ڕاستیە هەموو دوورگەی عەرەبی لە ڕێگەی ئاویەوە کۆنتترۆل ناکە ئەگەر کۆنتترۆلەکەی خۆی بەهێزتر بکە لەم دوو گەروەیە ڕەنگە تەوەری دوای ئەم بەرنامە بێنە سەر بابەتێک کە پەیوەندی بە لیبیا و سووریاوە بێت کە پێوترە دەریای سپیناوە ڕاست مێدیترۆنیان ئەوە ئێستا سەر ئەوە بە بڕوای من ئەو گەروەی کە جەنابەت باسێکی لە عەدەنەوە ئەو گرنگی نەماوە بەلای دنیاوە ئەوەی کە زۆر گرنگە مێدیترۆنیان دەریای ناوەڕاستە ئێستا و لەگەڵ کەنداوی عەرەبیە کەنداوی عەرەبی ئەهەمیەتەکەی ئەو بوو کە بۆم باس کردی وڵاتانی کەندا و هەر هێرشێک بۆ سەر وڵاتانی کەندا و کە ئەمریکا و پەیمانیانە هێرشکردنی ڕاستەوخۆیە بۆ سەر ئیداری ئەمریکا ئەمە هەر لە ساڵی 1945 لە مەبدەئی ترومانە هاتووە حتاوەکو ئێستا ئەم مەبدە نەگۆڕاوە لە سیاسەتی نەگۆڕێکە لە سیاسەتی دەروی ئەمریکادا خاڵێکی دیکەش لەبەرەوەی ئێران لەو ئاوانێ خاڵێکی دیکەش لە ڕووتی جاری وەکوتم لە 43 کاڵاکان لێەوە گۆزرێتەوە ئێستا قوڵایی فۆکۆسی چ چین چ رووسیا چ ئیسرائیل چ بەریتانیا چ ئەمریکا چ ناتۆ لەسەر دەریای سپیناوە ڕاستە ئەچینە سەر دەریای سپیناوە ڕاست مادەم وایە بەس من قسەیەکەم لەسەر ئەوە لە ڕاستیە ئەو دەریای سوور کە زۆر گرنگە جگە لە گەڕووی بابلمەندە ئێران تەواو ئەو کۆنتترۆلی ئەو دەریایی کردووە دەریای سوور ئێران لێرەوە کۆنتترۆلی کردووە ئێران لە ڕاستیە هیچ سنوورێکی وشکانی بۆ منە بەیەمەنەوە نییە هەموو پەیوەندی و هاوکاریە لۆجستیک و سەربازیەکانی لە دەریای سوورەوە ئەگا بەیەمەن و ئەو بۆ مانایە کە بۆ ئێران زۆر گرنگە وەزای دەنگەروی بابلمەند دەبیش کە لە 180 ئەڵگۆڕی نەوتی جیهانی پیاتی دەپەڕێ زۆر گرنگە بۆیە هەم گەروی بابلمەندە بۆ هەر گەروی هورمز هەردووشیان ئەتوانێ مەسەلەن ئێران کێشەی بۆ دروستکە ئێران ڕاتوانێت دای بخە یەکیانەوەی کە بەپێی یاسانی و دەوڵەتەکان ئەو گەروانە
بەردەستن بۆ هەموو وڵاتانی لە دوای جەنگی جیهانی یەکەم کۆمەڵی ڕێکەوت دووەمیشیانەوەیە کە مثلەن هەندێک جار هێستا حکوومەکە مثلەن کەشتیگەلێکی ئەمریکی کە بێاتەیە پەڕێ ئەو ئیسلامیانە ناتوانێت ڕێگری بۆ دروستکە بەڵام قسەکەوەیە لە ئەو سەرمایە ئینسانی کە لە یەمەن هەیە بەو عەقیدە مەزهەبی و تایفی کە هەیەی پشت ئەستورە بە کۆماری ئیسلامی ئێرانیا با بڵێم هەردووکیان بەیەکەوە عەقیدەیەکی لەگەڵ ئەو پاڵپشتەی کۆماری ئیسلامی ئێرە وای کردووە کە بەو هەموو ئیمکاناتی وڵاتانی کەندا و ئەو ئاوانە زۆرتر لە ژێر سەیتەرەی کۆماری ئیسلامی ئێران بێتە ئەواندا و قسەکەژەوەیە کە ئەگەر وڵاتانی ئەمریکا و ئیسرائیل بە تایبەتی دوای ڕێکەوتنی ئەم دوای ئیسرائیل لەگەڵ وڵاتانی عەرەب بەحرێن و ئیمارات و عمان و سۆدان کە مەترسی بوو لە ڕاستیە ڕێکەوتنی ئەوان یەکێک لە فاکتەرە ئەساسیەکانی ترسە لە کۆماری ئیسلامی ئێران و هەژمون و کۆنتڕۆلی زێدە بڕاستی ئەس تەخمین دکم گەلێکی دەم زێدەدا ئێمەنێژ بەرکو سێ ینی مەلەفێ دن هەنەک و هەوژی گەلێکی گرنگن لیبیایە ئێرانە سووریە و پڕ مهمن لێ دەنێری نەمەدا گەرەک ئەف نەخشە هەموو سۆر باش بەرکو هەموو وڵاتین کورسەرێ نەخشێنە نابەوان وڵاتاندا شەر و ئالۆزیانە جا ئەفغانستاندا بگرە بچە ئێرانێ بچە عێراقی ئوردن هەنێکی ساڵەنە باشە بێستون هەبێم ئۆکەی وەرە ڕوونە ئەمێنا بچین کو دەرێ پرۆدیوسەر راپۆرتەکەمە هەیە راپۆرتێکمان هەیە ڤیدیۆکەمە هەیە لە شەر و ئالۆزیی کولباکوڕی ئەفریقیا چێبوونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕۆژوردە وردە بەمەوە ئەچینە شەڕی سووریاوە بچین شەڕی سووری مەلەفە دوویەم وێ لیبیا بەزنە شاش ببنە نە سووریایە دوایە دەچینە لیبیا باشە لەوێ راپۆرتەمە ڤیدیۆ تەماشا بکەن و پیشامێ وەرە ئستودیۆ ساڵی 2020 سووریا کەوت بۆ نێو شەڕێکی سیاسی قورس و پێکدا دانێکی چڕی سەربازی هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی گفتوگۆکانی تایبەت بە نووسینەوەی دەستوری نوێی سووریا سوپای ئەسەد بە هاوکاری فڕۆکەکانی رووسیا و پاڵپشتی گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران هێرش و بردومانی سەر دوو لە ناوچەکانی ئۆپۆسیۆن لە ئیدلیب و حەلەب بەردەوام بوو. جگە لە گفتوگۆ و بەڵێنەکان بەکرداری هیچ بەرەو پێشچوونێک لە سووریا تۆمار نەکراوە. ساڵی 2020 بۆ لیبیەکانی دانیشتووی طرابلوسی پایتەخت و بەشی ڕۆژاوای ئەو وڵاتە بەسوود بوو. دوای زیاتر لە ساڵێک لە تەوقدانی پایتەخت لەلایەن سوپای حەفتەر بە هاوکاری رووسیا گروپەکانی سەر بە حکوومەتی دارپێدانراوی لیبیا بە هاوکاری سەربازی و لۆجستی تورکیا توانیان پاشەکشە بەهێزەکانی حەفتەر بەرەو ڕۆژهەڵات بکەن. داربێجە هەفتێری دەستێکتێرێک مێژوو دادگای ئەوانە دەکات کە پشتگیری لە حەفتەری دڕندە دەکەن و لیبیا بەرەو خوێن و فرمێسک دەبن. وجه كلمة أخيرة للدول الداعمة لهذه العدوان. دوا قسە ئاراسێ وڵاتانە دەکەم کە پاڵپشتیم دژمنکاریە دەکەن و پشتگیری کوشتنی لیبیەکان و تێکدانی وڵاتەکان دەکەن. ئێوە گرێوەکەتان دۆڕاند و شکستیان پێدەهێنن و دادگایشتان دەکەین. ئەوە تا ئێوە لەسەر لێواری ترابلۆس تامی شکستان چەشت. دوای نزیکەی 30 ساڵ لە تاڕادەیەک سەقامگیربوونی بارودۆخەکەی لە 2020دا هەرێمی نەگۆرنۆ قەرەباخی پاڵپشتی کراو لەلایەن ئەرمینیاوە بووە ئامانجی ئازەربایجان و شەڕێکی قورس لە نێوان سوپایە وڵاتە و ئەرمینیا ڕوویدا و بەهۆیەوە نزیکەی 6,000 سەرباز لە هەردوو لە کوژران. شەڕی نزیکەی 44 ڕۆژەی ئازەربایجان و ئەرمینیا بەدەستێ وەردانی ڕووسەکان کۆتایی هات. رووسیای سەردەمی پوتینیش ئاهەنگی سەرکەوتنی نێوەنگیریەکەی نێوان ئازەربایجان و ئەرمینیا گێڕا. لە ئاکامدا ئازەربایجان 4 شار و 7 شارۆچکەی کە لە دەستی ئەرمینیەکان بوو کۆنتڕۆڵ کردنەوە. ئەمڕۆ 9 تشرینی دووەم عەلیەف سەرۆکی ئازەربایجان پاشینیان سەرۆکوەزیرانی ئەرمینیا و سەرۆکی رووسیا ڕاگەندراوێکیان واژۆ کرد کە تێیدا ئاگربەست و وەستاندنی سەردەم چالاکیە سەربازیەکان لە ناگۆرنۆ قەرەباغ و ناوچەکانی دەوروبەری ڕاگەیاند.
لە ئەتیوپیا لە ساڵی 2020 کۆتایی بەدەسەڵاتی حکوومەتی ناوچەی تیگرەی لە باکووری ڕۆژهەڵاتی ئەتیوپیا هێنرا. حکوومەتی ئەتیوپیا بە پاساوی هێرشی چەکدارانی ناوچەی تیگرەی نیمچە سەربەخۆ بۆ سەربنکە سەربازیەکانی سوپای ئەتیوپیا شەڕی دژ بە هەرێمەکە ڕاگەیاند. لە ماوەی کەمتر لە 11 ڕۆژ سوپای ئەتیوپیا کۆنتڕۆڵی شاری میکیلەی پایتەختی کرد. لە کۆی زیاتر لە 7 ملیۆن دانیشتووەکەی هەرێمی تیگرەی شەڕ و پێکدادانەکان بوونە هۆی هەڵاتنی زیاتر لە 50,000 کەس بەرەو سوودانی دراوسێ. زیاتر لە ملیۆنێک کەسیش ئاوارە بوون. لا عندنا بطانية ولا عندنا فرشة ولا عندنا موية ولا عندنا أكل. نەبەتانی و نافەرشمان نییە، ئاوی خواردنەوەمان نییە و خۆراکشمان نییە. وەکو سوالکەرمان لێ هاتووە، ناوچێ ئێمە باش بوو، ئەمنی تێدا بوو، لە ماڵەکانی خۆمان بە سەربەرزی دەژین. بەڵام چەکدارەکان هەمویانی تاڵان کردو، ئێستا لێرە هیچمان نییە و برسیمانە. بۆ ماوەی زیاتر لە 3 دەیە تیگرەیەکان کە تەنیا لە سەدا 6 کۆی دانیشتوانە 109 ملیۆنەکەی ئەتیوپیا پێک دەهێنن دەسەڵاتی وڵاتیان بەدەستەوە بوو. وەرگرتنی دەسەڵاتی سیاسی ئەدی سەبابە بۆ یەکەم جار لەلایەن سیاسەتوانێکی غەیرە تیگرەیی پێدەچێت چارەنووسی ناوچەی تیگرەی بۆ ماودایەکی دوور بگۆڕێت. دڵ بخێن. بەێ ئەڤ راپۆرت بوو لە هۆن چێکرد بوو لە هۆن بەشێ ناودەوڵەتی لە ناوەندیانی لە هەولێرێ کار دکە. سووریا یەک ژنەها وڵاتین وها کریتیکە کۆ هەر هەفتە ئەنجومەنە ئاسایشە ناودەوڵەتی نەتەوەینێک بووی لەسەر دژەڤە نە ساڵنج 2011 حتا ئیرۆژی نەتەوەینێک بووی نە ئەنجومەنە ئاسایشە ناودەوڵەتی نە وڵاتین زلهێز حتى نها چارەیەک جێرە نەدیتنە. ڕاست شەر بەردەوام دکە حتا vê saeta ku em li vir programê pêşkêş dikirî jî şerê navxweyî welatî berdewam e civînên UN jî hemû cîhanîş li nav Sûriya şerreka xerîke bêhtirî 40 hêz li Sûriyê şer dikin. Durust. Yani ew qas gelek welat destê wan di nava Sûriyê de hene. Di serî de Tirkiye, Qatar, Îran, heta Iraq hinek hêzên Rusya. حتى هنا كيزين تشكداريين عراقي جي حشدي شعبي لين لوي شرط كذا تشكاك انوار يعني الرين شارة سركرنا فيفيان ورقرين بيشو دقل كاغنا حسابكين فيفيان لا فيفيان حاضر فيفيان أما بيشن جا فيفيان بيمنيرا كمي زيراكا لوي داري شر داعش يجي رومال كر لقامش لو لقل معنا بيشن جا فيفيان اوكي فيفيان ام كاتو باش اما السليماني مەجلیسێکی فراوانمان هەیە و باسی ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین. تۆ بۆ خۆت لە ڕۆژ ئاوای کوردستانەوە زۆر هەواڵ و زانیاریت بۆ گواستوینێتەوە بە درێژایی ساڵ. بەس ئەمڕۆ یەک تۆز باسی سووریامان بۆ بکە. چ دەگوزەرێ لەوێ لەسەر زەویەکە چی هەیە؟ ئەم ساڵ کە تۆ ڕووماڵت کرد چیت بینی و وەکو ڕۆژنامەوانێک چاوەڕێیەکەی 2021 تۆ ڕووماڵی چی بکەی؟ هەرو شتانەی کە لە 2020 تا ڕوویاندا یا چاوەڕێی گۆڕانکاریەکەی. ئەس باوەڕ ناکەم بێستون پرسگرێکن کە کۆد 10 ساڵێن دەرباس بوویدا لە سووریە قەومین ئەس باوەڕ ناکەم ساڵا 2021دا بێن چارەسەرکردن یانجی ساڵێکە چارەسەریە بەش بەرکو گەلێک پرسگرێک بدوو هەفدا چێبوونە لەسەر هەفتوو کۆم بوونە ساڵا 2020 بەرامبەر ساڵا 2019 و ساڵێن بەریاوێ مرۆڤ دکارە بێژە لە سووریە نەخشەیە سەربازی کێمتر هات گوهارتن نەگەلێکی هات گوهارتن بەرامبەر ساڵا 2019 لە دەڤەرێ هەموو هێست تەڤایە هێزان تەڤایە وڵاتان ساڵا 2020دا لە سووریە لە جهێ خۆمان لە ناوچەین خۆمان هەرچەندە لەسەر سینۆرێ تەڤایە ئاریان ئالۆزی دەردەکات ژە بویەرن هەری گرنگێن کۆ ئیساڵ لە سووریە قەومین ئەو شەڕێ ئەدلبێ بووکو بریار بوو شەڕێ
جنابرنا داوی پێگەها چەکدارên ئۆپۆزیسیۆنا سووریە سەر بە تورکیە بوو لێ ئەو شەر نەهات یەک ئالیکردن و حیا نەها درێژ کریە ji destpêka salê ve ji destpêka îsal ve bi tundî şerê Idlibê xurt bû bi xurtî dest pê kir roj bi rojî dijwartir bû heya meha sisiyan jî ji salê lê piştî wê ew şer sistbûnek bi xwe ve dît û car caran êrîş têne encamdan ji wê demê ve heya niha şerê parêzgeha Idlib ku dibin kotake parêzgeha dibin kontrola çekdarên ser bi Tirkiye de û پێگەها وەیە بەهێز یا حەری داویە ئەو شەڕ یەکعالی نەبوو بریار دەربارەی چارەنویسە وی شەڕی نەهات دان دبە کۆد ساڵا 2020 دا شەڕێ ئیدلبێ 2021 دا مەبەستا من شەڕێ ئیدلبێ یەکعالی ببە لە تەنیش ئیدلبێ نەگەلێکی دوور ji ئیدلبێ نەها ئەڤ هەیەما مەهەکو ده ڕۆژانە ئارتێشا تورکیە گروپên çekdar yên ser bûye ve êrişî bajarê Ayn Îsa dikin û êdî gumaneka mezin li ser çarenivîsa Ayn Îsa jî heye dibe ku ew jî sala 2021 de yek'alî bibe gelo wê çarenivîsa Ayn Îsa çibe niha hêzên Sûriya Demokrat û Rêveberiya Xweser li Ayn Îsa dimînin lê çekdarên ser bi Tirkiye ve û artêşa wî welatî gelekî nêzîkî bajarokê Ayn Îsa bûne ji milê Bakurê bajar ve ev heyema meheku deh rojane jî bi berdewamî êrîşan encam didin Rusya navbînkariyê dike Rusya gotûbêjan bi her du aliyan re dike û daxwaz ji Rêveberiya Xweser dike ku wî bajarî radestî hikûmeta Sûriye bike lê hîna jî ev ne yanî hîna jî çarenivîsek alî nebûye her çende medyayên Mosko behsa radestkirina wî bajarokî dike û razîbûna Rêveberiya Xweser lê Rêveberiya Xweser heya niha dibêje ku ew razî nebûye Ayn Îsa bide hikûmeta Sûriye tevî ku ev daxwaziyeke Rûsîye ji bo rêgirtin li ber êrîşeke nû ya Tirkî li deverê eger em behsa sala 2020 bikin li Sûriyê nayê veşartin girîngtirîn û dijwartirîn biryara aborî ku li ser Sûriyê hat standin di heyama şer de îsal bû biryara sizayên Qeyser bû qanûn Qeyser ku di navarasta salê de li ser Sûriyê hat cîbicîkirin û nirxê dolarê Emerîkî beramber lîreya Sûrî di vê salê de 5 qatan zêde kir destpêka sala 2020 dema ku em derbasî salê bûn lîreya Sûrî beramber dolarê Emerîkî 600 lîreyên Sûrî bû wate her dolarek Emerîkî dikir 600 lîreyên Sûrî niha îro her dolareke Emerîkî dikir 2925 heya 2950 lîreyên Sûrî wate îsal 5 qatan 5 caran zêdetir lîreya Sûrî nirxê xwe buhayê xwe beramber dolarê Emerîkî zêdetir ji dest da ev di demekê de ye ku ji destpêka krîza Sûriyê ve û heya niha yanî di heyama 10 salên dawî de lîreya Sûrî 59 caran 59 qatan nirxê xwe beramber dolarê Emerîkî ji dest daye vê yekê jî li Sûriyê li tevaya Sûriyê di nav de jî Rojavayê Kurdistanê bandoreka aboriya gelekî mezin kir nirxê kel û pelan bi awayekî zêde ji sedî heftê zêde kir birçîbûn bi taybet li bajarên navxweya Sûriyê zêdetir bû xizmetguzarî kêmtir bû pirsgirêkên di encamê de gelek pirsgirêkên civakî jî li Sûriyê derketin ku ji girêdayî meseleyên aborî bûn. Vivian devan romanên sê rojan da ku em vê derê dikin duh îro sibe em dixwazin ji peyemnêrê xwe pirs bikin me duh ji Şewket ji Kamîs ji Zinar ji Mecîd Nîzameddîn kilî pirs kir ji Helkewt me pirs kir îro şansê te em ji te dipirsin nefesekê xwe bikişîne hinekî bifikire baştirîn xerabtirîn تأثيرترين باندورترين رومالا تشبو إيسال 2020 تشل السوري تشجي الروجافاي كردستاني كما دبيجم سوري جبر كود باريزگاه نهاد بندستي ريفبريا خسر دانا باريزگاه دير زوري باريزگاه رقاي
دلبخوين نهادا ما كومن بحثا بويرين سوري دكرما بويرا قالكي جرينج جبيرا كركو او بوير جريداي روشا جيهاني تفايا او جي بلافبونا نخوشيا كورونا وهاتنا فيروسا كورونا جبوناف اخا روجافاي كردستاني وسوريا جبر هاتنا في فيروسي مروف دكاره بيجا بويرين كول سوريا يعني اف 3 سال باواكي ميداني دلبخوين از بويرين روجافاي كردستاني وسوريا دشوبينم ایسال برانبر هر دو سالین پیشوتر ایسال آستا بویران کم تر بو گوهرتنا سربازی گلکی چین نبو دبکو اویا گریدای براستی گریدای بلاونا ویروسا کرونا به هیا کو بجوینن بریار بوندنا و حکومت و اپوزیسیون سوریه دبین انجام دان جبو کرونا دهاتن پاش دخستن جبر ویا کی بگشتی آستا بویران کو ایسال قومین لسوریه و هم لروجاوای کردستان جی گلکی کم بون جبیر جی نکن کو ایسال حفظ جارا قد خياهاتن وتشوني للسوريا هم لنافشين ريفبريو هم لنافخويا سوريا حفظ جاران بريارا قد خكرنا دركتنا درفا هاتيه كرن اف حمو باندورا ويل سرو مال كرني هبو لدرباري تشتين هري زيدا كود بالا من دمايا يانجي جبو من هري بباندور بون دداويه صاله درباس بويدا اريشا ارتيشا تركيا بوسر باجار سريكانيه وغريسبي تشيبو لي زيادتر تشيروكين كوشبريه كتن دستبكا ايسال ده قال لك ديان سريكانيه مديتن كوزاروكي خلوه دفري هشتنا وترمي وانجي نديتنا قال لك كسن مالباطن جي سريكانيه جي نهال روجافا يعني لفان دفري دنيا روجافاي كردستان دجين دناف دا قامشتو جي يانجي لكامبانا تركا قال لك بيرانيني خوكرن دمكو او بحثا وان بيرانين عندكن او يعني باورم دنيرينا مدى تشيروكا حريب بايش يا ايسال يا صلا 2020 بو جبو روجافاي كردستاني تشكيدين جابو دباكو فيفيان جبير كربا فيفيان جارك زيادتر جالية جنين داعشي وراستي ايرشانجي هاتبو فيفيان باش بتساق سليم جنابا وان خلاص بوي خاطر دخوازن لفيفيان دست خوش فيفيان امیدکم ساڵی 2021 ساڵێکی خۆشتر بێ هەم بۆ تۆ هەم بۆ هەموو هاونیشتیمانیانمان لە ڕۆژاوای کوردستان هەم بۆ هەموو خەڵکی جیهان زۆر سوپاس کە ساڵێکە بەبێ ماندوو بوون لەوێەوە هەواڵمان بۆ گوازیتەوە ئێمە دەینەوە ستۆدیۆ وردە وردە سووریا کاک بەهرۆز پێی وایە مەسەلەی سووریا و مەسەلەی لیبیا و مەسەلەی ئێران و مەسەلەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمووی گرێدراوە پرس کرد ئەم چون جەمی بیان نه پرس بەرسفل جەم کاک ئەنوەر با بگەڕێنەوە لای کاک ئەنوەر مادەم وایە تشتێکی حرب کاک بەهرۆزی تێ بە حرب پشتی ئەنوەر تشتێکی دەم بێژە تەماشەوان ئێنێژە لەوێ دەرێ بڕاستی تشتێکی دنێ ینی برا هەواڵین مەیەن هەولێرێ عاجز نەبن مەسەل فر قەحوایە کازوان هەیە چای هەیە ئەم تەنێ لەولێرێ هەیە مەتێ هەیە ئەم لەولێرێ تەنێ ئاوێ دەدن میوانین خوا ژناوشم بە ئەمێ لەولێرێژی قەحوەی بچایی بدن میوانان لە ڕاستیە ئوستاس ئەو بابەت سووریا جیاوازتر لە ئەو خێرانانەی کە باسمان کرد بعدێکی ناوخۆیی هەیە ڕەهەندێکی ناوخۆیی هەیە کە پێکاتێک لە نێوان کورد و دەوڵەتی بەشار ئەسەد یا بە بڵێم لە ناوخۆیە شیعی عەلەوی و سونی ئەوە بعدێکی ناوچەیی هەیە ئێران و تورکیا و عەرەبستانی سعودی بە پلەی یەکەم دەخالەتیان هەیە قەتەر ڕەنگە قەتەرهینی هەیە کاریگەری هەیە بە یارمەتیدانی گروپە تیرۆریستەکان بەڵام کۆماری ئیسلامی ئێران نفوزی هەیە تورکیا نفوزی پیا کردووە و عەرەبستانی سعودیش بە بعدە مەسەبیەکەی وەکو پشتیوانیکردن لە سونیەکان نفوزی هەیە بۆ نێودەوڵەتیەکەشی لەلایەکەوە رووسیا و ئەمریکا دەخالەتی جدیان کردووە لە سووریا و بە پێچەوانەی یەمەن مەسەن لە یەمەن رووسیا دەخالەتی جدی نییە بەڵام لە سەردەمی حافز ئەسەدەوە لە چەندێ پێش ئێستا لە سەرەتای جەنگی ساردەوە رووسیا سەر بەم بلۆکە بووە و بنکەی تەرتوسی گرنگی رووسیا لە سەرئاوەکانی سووریا هەیە و ئەمە وای کردووە کە لە بیدایەتی دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی بۆچوونێکی گشتگیر هەبوو کە منیش بۆچون وا بوو کە پێم وابوو غەڵەت دەرچوو بۆچوونەکەی منیش و بۆچوونی زۆربەی چاودێرانی سیاسیش کە پێمان وا بوو بە ڕوخاندنی ڕوخان و ڕۆشتنی عەلی عەبدوڵڵا ساڵح و موعەمەر قەزافی و زەین العابدین لە تونس و حسنی موبارەکوانە پێمان وا بوو بەشار ئەسەد و حکوومەتی سووریاش ئەڕوخێ کە دەرەنجام
وا دەرنەچوو ئەوش یەکی بەڕاستی پەیوەندی بە گرنگی سووریا هەیە لەو منطقەیە گرنگێکی زۆری هەیە یەکیان بۆ بەنسبەت بە کۆماری ئیسلامی ئێران گرنگەکەی ئەوەیە کە ئەو خەتی هیلالی شیعی کە لە ئێرانەوە لە تارانەوە دێ بۆ کرماشان و بە دیالە تکریت و شەرگاتە ئەڕاتە ڕۆژ ئاوا و لە سووریا و ئەپەڕێتەوە بۆ حیزب الله بۆ لوبنان ئەو هیلالە شیعیە زۆر گرنگە بووی و سووریای زۆر بۆ گرنگ بوو بۆیە هەندێک لە سەرچاوەکان ئەڵێن کۆماری ئیسلامی ئێران 70 تا 100 ملیارد دلاری خەرج کرد بۆی کە ئەو هیلالە شیعە نەبچڕێ و حکوومەتەکەی بەشار ئەسەد نەڕوخێ هەر بۆیە خودی قاسم سلێمانی و خودی جەنەراڵە گەورەکانی کۆماری ئیسلامی ئێران لە جەنگە مەیدانیەکان لەوێ دەخالەتیان هەبوو بەشداریان هەبوو نەیان هێش هەم بەشار ئەسەد بڕوخێ و نەیان هێش هەم ئۆپۆزیسیۆنی بەناو سووریا بە تایبەتی ئۆپۆزیسیۆنە ئیسلامی متەتەڕیفەکان کە قەتەر و تورکیا دامی جدیانەکەن بیانێ کۆنتترۆڵی سووریا بکەنەوە دیوێکی تریشەوە بوو دوای ئەو هەژمون و هەیمەنەی ئێران کە کەمتر بووە رووسیا زۆرتر هاتە پێشەوە ئەوش یەکەم بۆ بەرگرتن بە ئەمریکا کە لە کێڵگەنەوتەکانی ڕۆژاوی کوردستانە و دووهەمیش بۆی کە نەکەوێتە ژێرهای کۆنتترۆلی تورکیا هەر بۆی ئێساوی کە پەیامنێرەکەیەوەش باسییان کرد مەسەن ئێستا حاڵەتەوەیە کە تورکیا پەلاماری عین ئیسابە بەڵام ڕێکەوتنێکی تازایان کردووە لە 27 مانگ لەگەڵ رووسیا و تورکیا بۆی کە هەرچی چۆنێک بێ هێزەکانی سووریای دیموکرات لە عین ئیسا بکشێنەوە چونکە هیچ ڕێگا چارێکیان نیە یان ئەوەی کە وەکو هاوشێوەی ئەفرینی لێ بە تورکیا داگیری بکە یان ئەوەی کە رووسیا داوایەکە بخێتەوە ژێر دەستەڵاتی هێزەکانی حکوومەتی سووریا کە بە نەزەری من ئەمەیان سەرەگرێ و لە هەندێک ناوچەشا تورکیا کشاوەتەوە و بۆ خۆشتانە بینن هەم تورکیا و ئەمریکا بێدەنجیان کردو لەو پێرش و پەلامارانی کە تورکیا کردوێتی بۆ سەر ئەفرین و بۆ گرێسپی و سەرەکانیوانە و کارەکەشی ئەو بە نەزەری منەوەیە کە هێزەکانی سووریا دیموکرات جگە لەو ململانە ناخۆیانی هیانە لەگەڵ ئەنەکەسە تورکیا و هەرێمی کوردستان و ئەمریکا رووسیاش دەخالەتیان هەیە لە ماشەوە لە دوای ڕزگارکردنی ڕقەوە هێزەکانی سووریای دیموکرات نوێز بگەنە سەر ئاو ئەوە مەترسی گەورەی هەبوو بۆ سەر تورکیا کە لە جیاتی ئەوەی کە ڕێگا بدە ئەوان پێشڕێوی بکەن داگیرکردنی شارەکانی ئەفرین و سەرەکانی و گرێسپی لێکەوتەوە بام قسەکەی لێوە بگرم گەشتنە سەر ئاوی کورد لەویان زۆر گرنگ بوو بەنسبەت کوردەوە گرنگ بوو بەنسبەت گۆڕینی کۆی نەخشەکان و هاوکێشەکان لە نەک لە تەنها ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ داهاتووی کورد زۆر گرنگ بوو زۆر گرنگە هیلالی شیعیش یەکێک لە مەبەستەکانی کە یانوێت دروستیکەن ئەوەیە ئەو ڕاڕەوی غازە کە ئەم لەم سەری جیهانەوە ئەچێ بۆ ئەو سەری جیهان لەژێر کۆنتترۆڵی ئێرانیەکان نابێ کە بەلەو بە عێراقا تێپەڕەبێ بە سووریایە تێپەڕەبێ و لێەوە ئەچێتە ئەوروپا با بڵێن ئەیانویست ئێرانەکان بە تەواتی کۆنتترۆلی بکەن ئێستا بارودۆخەکە چییە کۆی چیرۆکەکە کاک بەهرۆز لەسەر ئەو نەخشەیە بۆمان ڕوونەکاتەوە کاک بەهرۆز گوێ لە جەنابتەکە ئەمە مەراقێکی من بۆ ڕۆژە لە ڕۆژان ئالێرە ئەمەشی بکەمەوە ئەمە لە ئۆفیسی خۆ لە قوبرسیش و لە کوردستانیش ئەم نەخشەیە هەڵواستراوە نەخشە باش دەرهێنەر بکارە بە باش دیار بکە کاک بەهرۆز نەخشە کامێرای دوو ئەتوانێ وەریگرێ بە ئەم کوردکردنەوەی کاتەکەیە بەشیکردنەوەی ئەم نەخشەیە ئەمە سووریایە ئەمە تورکیایە ئەمە قوبرسە ئەمە ئیسرائیلە ئەمە پێی دەڵێن دەریای ناوەڕاست بەحریە بێزی متەوەسط مێدیترۆنیان ئێران پێڵە مێدیترانە مهمەتی ئەم حەوزەیە زۆر مهمە لە ڕووی جوغرافیەوە سێ قاڕە سێ کیشوەر بەریەکەکەون ئەمە کیشوەری ئاسیایە تورکیا و سووریا و ئیسرائیل ئەمە میسر و لیبیا و ئەمانە ئەفریقان ئەمەش ئەوروپایە قوبرس وڵاتێکی ئەوروپی لە ساڵی 2023ەوە ئەمە یۆنانە و فەڕەنسایە ئەوان ملاحەزەی بچووک نە پەنجە و نە قەڵەمەکە و بەر شاشەکە نەکەوێت چکە تەچە ئەگۆڕێ ئەگەر بەسەر چاو ئەمە لە ڕووی جوغرافیەوە ئەوە بوو لە ڕووی مێژوویەوە حەزاریەوە ئەمەش ئەهمێتێکی ترە حەزارەتی غەرب و شەرق لێرەدا بەریەک ئەکەون ئەمان لە سووریا و لە مووسڵ و ئەو دەڤەرە پیان وایە هیلالی خەسی مێژونووسەکان دەڵێن مەهدی حەزارەت سەر هەڵدانی مێژوو لە دایکبوونی حەزارەت لێرەوە بووە پەڕیوەتەوە ئەوروپا ئەوانیش دەڵێن لە یۆنانی کەونەوە لێرەوە پەڕیوەتەوە ئێرە و بە بەردەبازە بۆ منتیقی ئێمە باسی ئەمە ناکەین لە ڕووی اقتصادیەوە ئەمە لە 2011 لێرین 2011 لێرین لە ڕووی اقتصادیەوە خۆتان نەزانن لە پێش ساڵی 2008ەوە ئەوروپا محتاج بوو پێویست بوو بە غازی رووسیا کە رووسیا یەکەمی یەدەکی غازی جیهانە 24% هەیە لە زمنی بەهاری عەرەبیا ڕووداویشی گەورەتر شۆڕشێکی جیۆپۆلیتیکی شۆڕچێک لە مەجای وزەیە هاتەکایەوە قوبرس ئیعلانی کردکە غازی سروشتی دۆزیەوە قوبرسی یۆنان ئەمە پێڵەن کێڵگەی ئەفرۆدێت ئیسرائیلیش لە عینی کاتە عینی شەریکە
لێرە بە 33 کیلۆمتر بەردێگەڵ دەدەگا ئەوەندە نزیکە 33 کیلۆمتر لە کێڵگەی لێڤاسان وتی منیش غازم دۆزیوەتەوە لە لوبنان دۆزیانەوە سەریان قەپات کرد بۆ مەرحەلەیەکی دیکە لە سووریاش نۆبڵ ئێنەرژی هەر ئەو کاتە ئێهنمانی کرد ئەمان خۆیان تینون بە وزە تورکیاش میسریش لە ساڵی 1970ەوە لە ڕێکەوتنامی کام داڤیدەوە غازەدا بە ئیسرائیل ئیتفاقیانێ لەگەڵ ئیسرائیلە هەمیشە ئەمریکا محاوەلەی کردووە دۆستێک بۆ ئیسرائیل بدۆزیێتەوە بە تەنها نەبێت بۆیە سەردەمێ میسری بۆ دۆزیەوەتەوە لە نەوەتەکانە تورکیا بوو دوایی ئێران بوو ئەوە ئاوهایە ئێستا شتێک بە بڕوای من نەماوە ناوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێ وەکو ئینترست وەکو گرنگی بەلای ئەمریکاوە شتێک هەیە ناوی ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاستە کە سووریاش بەشێکی گرنگە لێرە تورکیا کۆلکەی هاوبەشی بینی سووریا و لیبیایە ئەمە زۆر گرنگە تورکیا محاوەلەی کرد هاتە ئێرە داوای غاز بکە ئەمە ئینتیهاکی قانونی بحاری دووەلی یاسای نێودەوڵەتی پێشێل کرد ئەم قوبرسەی داگیر کردو بەشە تورکیەکە ئەلێرە ڕێگەی نەدا تورکیا ئەم قوبرسە لەگەڵ ئەم قوبرسەیەک بگرێتەوە بۆ درێنانی غاز لەگەڵ ئیسرائیلی شامن بەحسی ماستەرەکەشم لەسەر علاقەتی تورکیا و ئیسرائیلە لە سەردەمی حکوومەتی ئەک پارتیە هیچ دکتۆراکەشمە لەسەر ئەم مەوزوعەیە بۆیە محاوەلەیان کرد غازی بدەنێ ئیسرائیل پەیوەندی لەگەڵ تورکیا نییە میسر دژمنی تورکایە چونکە میسر کودەتای کردو بەسەر ئیخوانە سووریا جەنابتان دەزانن ئەسەد و لەگەڵ معارەزەش و لەگەڵ دەسەڵاتیش سووریا لەگەڵ تورکیا کێشەیان هەیە هیچ وڵاتێک نییە دۆستی تورکیا بێت تورکیاش تینووە بە غازی سروشتی ساڵانە بای 43 بۆ 56 ئەڵمانیا ببوورنە کاک باروس ئەڵمان ئەف مهمە ینی بوو مناقشەیەکە جدید ناوبەرەیەکیتی ئەوروپا ئێستا باسی کوردیش دەکەم زۆر گرنگە ئەمە پێش ویستم ئەم قسەی باسی جنابی کرد لێرە ئەمە تازە هەفتەی پێشوو لەگەڵ برادێکی تورک مناقەشەیە خۆ هەبوو لە ڕادیۆی دەنگی قوبرس ئەو دەیگوت بۆچی ئەوروپا دەزوەرەدا لە لیبیا تورکیا دەزوەرنەدا کاکە ئیتفاقیەکەی لە ساڵی 1995 ئیتفاقی بەرشەلۆنەی پێڵێن بەپێی ئیتفاقیەکە پێڵێن یۆرۆ مێدیترێنیان پارتنەرشیپ شەراکەتە لە بینی ئەوروپا و وڵاتانی دەریای ناوەڕاستە گلەیەکە لە چییە ئەوروپا بە مەسئولیەتی خۆی هەڵەساوە لە مشکلەی سووریا لە مشکلەی میسرا لە ڕووی ئینسانیەوە ئەمە گلەیەکەیە بەڵام ئێمە باسی وەزعی اقتصادیەکە ئەەکەین کە تورکیا پێویستی بە غازە نایدەنێ شەراکەتی لەگەڵ ناکەن قوبرس دژی تورکیایە ئیسرائیل دژی تورکیایە سووریا دژی تورکیایە میسر دژی تورکیایە هەر 8 ساڵە تورکیا بە دوای غازدا دەگەڕێ ساڵی وا هەیە 21 لە سەتی بودجەی غازی بودجەی تورکی بۆ غازی سروشتی دەچێت بۆ کڕینی غازی سروشتی ئەمریکاش ڕێگە نادا تورکیا غاز نەوتیش لە ئێران بکڕێت تورکیاش وڵاتێکی پیشەسازیە بە غازیش دەکات چ بکە دەیەوێ هەموو ڕۆژێک کەشتێک دەنێرە بۆ لای ماڵی ئێمە تەق غاز دەرێنە هیچ نادۆزێتەوە ئەمە زەعزەعەیە لە نەتیجە چی کرد کێشەی لیبیای دروست لەگەڵ لیبیایە ئەم هێزانەی کە تورکیا هەیەی لە سووریا کاکە دڵبخن ئەمە بۆ جەنابەجوم ئەم هێزانەی لێرە هەیەی کاک ئانۆرە ئەلێرەوە تورکیا یەنێ نەفەری 2000 دلار نەداتی ئەیان پەڕێنێتەوە بۆ لیبیا هەڵیان نەگرێ بۆ ئێرە ئەمە جەزیرەی یۆنانە تۆ چۆن دووهەم کریت ئەمە وەکو منهۆڵی غاز وایە منهۆڵەکە نیە غازی قوبرس و ئیسرائیل و سووریا و مستەقبەلی کوردستانش بچێتە سەر بەحر عفرینی داگیر کرد لەبەرەوەی کورد نەگاتە سەر بەحر ئەو غازەی کە هەیەی ئێمە لێرە سنتەرێکمان دروست کرد بە ناوی مێدیترۆینێن دەریای ناوەڕاست بەخۆشم لەوێش ئیجازەماوە کردیە وێبسایتمان دروست کرد بە ئومێدەوەی کورد بخەینە سەر نەخشەی وزەی جیهانی لێرە بەڵام ئیتر کورد دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئشکالیان بۆ دروستکردین ڕێگە نادەن گوێ ناگرن ئەوە مەوزوعێکی دیکەیە لێرە لە لیبیا کێشە دروستەکە لەگەڵ جەماعەتی خەلیفە حەفتەر وفاقی نیشتیمانی قاڵێکی زۆر گرنگترەیە کە ڕەنگی لە کوردستانی شاداوەت و لە هەر شوێنێ تورکیا هەبێت ئیماراتیش لەوێ دژایەتی ئەو مەساڵحی تورکیا دەکات ئێستا بۆ نمونە تورکیا لەگەڵ بزوتنەوەی وفاقی نیشتیمان بوو ئیمارات دەعمی خەلیفە حەفتەری دەکرد لە هەرێمی کوردستانیش قسە هەیە کە پێکەکە لەلایەن ئیماراتەوە دەعم بکرێت لەبەرەوەی لە هەر شوێنێک تورکیا هەبێت لەو شوێنە ئیماراتیش هەیە دژی مەساڵحی ئەوان ئیش دەکات ئەو چەکدارین کول ئەلێرە دەپەڕێتەوە شەردەکردنی سوورینە بەڵێ ئەلێرە دەپەڕێن لەو سووریەوە دەهێنێت لێرە دەهێنێت ئەلێرە ئەبەم ئاوانە دەپەڕێنەوە بۆ لیبیا ئەنجا ئەم خەتە سوورە غازی سروشتی ئێستا لە ساڵی 2020 لە مانگی یەکەمە یەکێکە ڕووداوە گرنگەکان غازی قوبرس و ئیسرائیل بە خاکی یۆنان ناچێت بۆ دەریای ناوەڕاست بەچێت بۆ ئەوروپا خاڵێکی لەمە گرنگتر بۆ ئێستای کوردستان ئەمە وەکو عیلاجێک بۆ ئەم وەزعی هەرێمی کوردستان لە ڕووی دیبلۆماسیەوە کە تورکیا بەرەو ناو خاکی هەرێمی کوردستان دێت ئێستا فەڕەنسا دایکی هێزری ستراتیژی بەحریە بێزی متەوەسطە دەریای ناوەڕاستە خۆتان دەزانن فەڕەنسا دژی مەساڵحی تورکیایە لەم منتیقەیە خۆتان دەزانن لیرەی تورکی بووە بە 820 لیرە بە 100 دلار سەبەبی ئەوەیە هەموو وڵاتانی ئەوروپا لەسەر مشکلەی قوبرس و یۆنان سانکشن سزایان سەپانەوە بەسەر تورکیایە
تۆڵی فەرەنسا ئەکرێ ببێ بە بژاردەیەک بۆ کورد بۆ ئەوەی بچینە سەر ئەم حوزەیە پامێک گەیشت لێرە هیچ عقدیەک هەیە زۆر باش بوو با بچینە سەر بێمە شوێنی خۆم وەرەوە زۆر باشە هەر جەنابەت ئێمەت گەیان دەکوێ گەیانیتە لیبیا ئێستا توانین وردە بە کاریگەری تورکیا لە لیبیا رووسیا لە لیبیا دەست پێ بکەین و بچینە بەشی سێهەمی بەرنامەکەمانەوە کە مەسەلەی باکووری ئەفریقایە هەر لەسەر ئەو نەخشەیە ئەگەر تەماشای بکەن ئێستا وجودیە ئەو خەتە غاز دەڕادە 1900 کیلۆمەتر ئەمەتان پیشاند بەم یەک دقە لێرەوە اینجا دووری قوبرس لە سووریاوە 100 کیلۆمەترە زۆر نزیکن لە ڕۆژاوای کوردستانەوە زۆر نزیکە تورکیا بەپێی ڕێکەوتنامەیە گوتی لەگەڵ لیبیایە لەبەر ئەوەی ئێمە خاکەکانمانی یەکدی دەبینێت ئێمە مافیەوەمان هەیە ڕێکەوتنێکی ئاوی بکەین لە نێوان خۆمانە کردیان و دەریای ناوەڕاستیان دەریای سپی ناوەڕاستیان شەق کرد بە دوو کەرتەوە بەڵام لە هەمان کاتە کێش ئیسرائیلیش هەستا لەگەڵ میسرا لەگەڵ کێیەکی گرت لەگەڵ یۆنانە ئەمانیش ڕێکەوتنێکیان 10 ساڵە ڕێکەوتنیانە 10 ساڵ ڕێکەوتنەکە لە دوای ئەمە جارێکی دیکە هێنایانەوە پێشەوە کە ئێستا دەریای سپی ناوەڕاست بە دوو ڕێکەوتن کراوە بە دوو کەرتەوە یعنی ئێرەش هێندەی گەروەکان مەترسی لەسەر دروستوە کە لێرە شاپێک دادانێک دروست ببێ مەسەن تورکیا 2 ڕۆژدارێ 4 ڕۆژدارێ پیری ڕئیس پێڵەن پیری ڕئیس ئەو کەشتیە ئەینێرێتە ئەم ناوچەیەوە بۆ ئەوەی کە بەدوای غازا بگەڕێ بەدوای نەوتا بگەڕێت و لێرەوە یۆنان شپرزا بێت و ئەکەوێتە حاڵەتی ئامادە باشیەوە جا کۆی هەموو ئەمانە لە تایبەتی لیبیاشە کە تورکیا لە سووریا شەڕێکی هەیە و لە لیبیا شەڕێکی هەیە لە سووریا لەگەڵ ڕووسەکانە ڕوبەڕوویەکە بێتەوە چکە ڕووسەکان پشتگیری لە سووریا ئاکەن لە حکوومەتی ئەسە دەکەن تورکیا لەگەڵ گروپە تند ئاژۆ سووریە سونیەکانایە لە لیبیا بە پێچەوانەوەیە وردە با بچینە سەر کۆی ئەو هاوکێشەوەیە قسەیە بکەم ئەوەی کە دکتۆر ئەو شیکردنەوەی کرد ڕاستە ئەو ڕێکەوتنانە چەند ساڵە هەیە بەڵام ئەوەی کە ئەم مۆزوعی زۆر گەرم کردەوە هەمویان هاتنەوە سەرخەت سەبارەت بە گازی سروشی لە دەریای سپی ناوەڕاست ئەو ڕێکەوتنەی نێوان تورکیا و لیبیا ئەو ڕێکەوتنە بە تاقی تەنها یەک دۆستی نییە لە دەریای ناوەڕاست ئەو ڕێکەوتنە ئەو ڕێکەوتنە وای کرد کە وڵاتانە هەمویان یەک بگرنە ئیتالیا یۆنان قوبرس و ئیسرائیل و میسرۆوانە تەحالوفێگە هاوپەیوەندێک پێک بێن بەرامبەر بە تورکیا ئەوە بووکە پیانوە بووکە ئەو ڕێکەوتنەی نێوان تورکیا و سەرراج نامەشروعە لەبەرەوەی هەم حەلیفە خەفتەر ئەوەی بەڕسمی ناناسی و هەم ئەو وڵاتانەش کە هاوپەیمانی حەفتەرن هەم ئیمارات و هەم میسر وڵات بەشێکی تر پیانوە بووکە ئەوە سیاد و سەروەری لیبیا خاتە ژێر پرسیارەوە بۆیە بە نەزەری من ئەو گەلە کۆمەکەی کە هەیە هێندەی لە دژی تورکیایە هێندە پەیوەست نییە بە خودی لیبیا زۆر گرینگە مەسەلەن چەند ڕێکەفتنە دوان ڕۆژێن داوێداش دوان هەفتەیەن داوێدا مەسەلەن عالی حفتر خليفة حفتر يعني صالح عقيلة صالح سروكي برلمان ليبيا لهفكر بكيماني برنجكي للمغربي بسال برشتيا وزير دربية مغربي لهفكرن كو حردو قليل هبورن درست اما دا كاري جهل بجارتنا بكنش بودا 2020 كان تركي نهشت تركيا بلا مخالفتي تركي نهشت هيزن خليفة حفتر وسراج لهفورن يعني حكومتها وفاق جبر كلها فكرنا وان ندبر جوان ديالتو خالك يتر زور جرينجاليريا ام ولاتانا لسوريا مثلا لسوريا لاسرائيل لمصر لقبرص ليونان هميان نيكو كردوتو سببي كي تاريخي استاذ لسردمي 500 سال خلافه العثمانيه هميان تشتيانا بدس تركيو تركا كانوا اوانوا بونمنا لسالي 2014 تركيا كشتيكي ناردبو بو قبرص يوناني أما منطقة بيلن إكسكلوسيف إيكونوميك زون مناطقي مائية حصرية للأمم المتحدة نتوي قلتو كان هي أما منطقة مناطق اقتصادي حصرين لا بهيج كسيك ببيع برسي الأمم المتحدة بكيفية خوي أو بكار همو يعني تشتو أنا خطابي أردوغان خطابي أكبارتي لتركيا خطابي كي زياتر إثنو ناشناليزم ها قرّا بو خطابي كي نتوي قريانا بوي همو يعني ليدت مثلا كشتيكاني ناردو بوي كشتيكان هاي بارباروسا
كشتي غاز بارباروس وزير بحاري دولة عثماني بوا كلو منطقة زمان السلطان سياستك دكتور سياستك استفزازية يعني سياستك بوبوليست استفزازي نا حمو فوق السر تركيا لسر تركيا ايش ما بسينا تركيا لسر طيب سر حكومة تركيا رجب طيب اردوغان بچن تركيا بچن اسطنبول راوين ستيرك والقلمبه راوين كبحث قالك مجار هنا براسيا من قالته بحث بكن جبركو دستي تركيا قالك ولا طندا هي للدنيا كام ج بيوندين تركيا وروسيا دست أنقرة وموسكو دست بيبكن بوتشيش شنك او الله دوزيومتو بهر حال الله دوزيومتو هر شونك بين رافين امي برسياري اود لي بكم توركیا و رووسیا پەیوەندیەکان پەیوەندیەکی چۆنە تۆ یەک ساڵی ڕابردوو هەموو شتەکانت بینی لەلایەکەوە لە سووریا شەڕەکەن لە لیبیا هاوپەیمانن لە ئەرمینیا و ئازەربایجان ڕێکەوتنێکیان هەیە کاتێک تەماشایەکەی لە سووریە هەم دۆستن هەم دوژمنن سووریا هەم دۆستن هەم دوژمنن بەدەرلەوە مەسەلەن لەلایەکەوە پوتین دەسەخاتە سەرشانی ئەردۆغان و پیشانەیە کە پشتگیری لەیەکا لەلایەکی دیکەشەوە لە بەردەم ژوورەکەی خۆیان سێ خولەک بە پێوە ڕایەگرێ نایکاتە ژوورەوە ئەوە بۆ ئەردۆغان زۆر شتێکی قورس و ناخۆشە دوایەوە لەسەر قەناتی ڕووسیش بڵاوێکاتەوە کەناڵی فەرمی دەوڵەتی رووسیا بڵاوێکاتەوە تۆ چی ئەبینی لە ئیستەنبوڵەوە تورکیا و رووسیا هاوپەیمانن یاریەکەکەن کە هەردووکیان تایە براون یاریەکە رووسیا دەیکا و تورکیا بە دوایە ڕادەکا ئەی تورکیا یاریەکە دیزاینەکە تۆ کە ڕووماڵە کردووە چیت بۆ دەرکەوتەوە بە درێژایی ساڵی ڕابردوو بلدن باش بیستون دلبخین و میوانین عزیز هلبت ام دوی تشتکی دست بکن پیوندین روسیا و ترکیه ام ببیجن پیوندی پوتین و اردوغان اگر نها اردوغان و پوتین نبن و پیوندی ترکیه چوابن لگوری نرینه که لگوری چاودریامجی او پیوندی که هایی دوی آسته دا نامینن پیوندی که شخصی دا ناو بین اردوغان و پوتین دا دو سالین دریج دا چی بویه هبودن وقت دوست به ناو دکنش بر وی اکیجی پیوندین هر دو ولاتان دا آستا سروک دولتان دا بریفا دچنو ام دکارم بیجن کو به هیلا کوتی دا ویترینی دا گلکی باش دخوین لی پیوندین وان به چه دست بگیربون به خستنا فروکه روسان دست بگیره و هر چی قاسی ترکیه پشتی دانین کو او فروکات خاره پشتا گوتن کو او جهیلا فتوجیان و هاتیه کرنجی داویا داویندا ارتشا ترکیه فروکه روسیا خسته بو لی همو کس چاوری بون کو پیوندین ترکیه و روسیا به یکی خرابه بن لی نخیر جبر کو برجواندی روسیا یا لسر آخا سوریه و چند مجارندن روجراتا ناوین حوجه یکی بون کو ترکیه لگل روسیا بگره تاوی کو بالا فرج هلا ترکان و هات داخستن هات خستن جی روسیا حل دا کو ترکیه بکشنه هلا خو جبر کو او شرن کو بهتر لسر روی جهان بردوام دکن حلبت پاروکرنا جهان استراتژیا 100 سال 21 حتی برای 22 و استراتژی که نو لجهان بدانین حتی 100 سال 19 ها نزدیکی 20 ها جام دزانم کو دو هزین سرکه و مزن هبون لجهان امریکا و روسیا لگوری تشنگو در کتنه حول لگوری پسپور و پروفسیونل و قاده ادی دنیا برای به عالیه کی دن واده چاوی هزک دیسا امریکا به ل احتمال هيا هزک دن ادی نه روسیا به دبکو چین به جبر ویکیج او خطا کو جهان تا پاروکرین باوای کی مزن باوای کی گرینگ در روزات ناوین در باست با سوریه یعنی روسیا اگر ل بحر سپی خودی هزک خودی هینترلاند که مزن نبه او نکار بر ریل بروی کی بگرد کو چین رولا وان جدستوان بگره یعنی لازم روسیا دگل چین هندستان و ولاتین دنین روجلات ناوین و قفقاسیا پیوندی که باشتینه ده همو وان خالان داجی ترکیه کو د سالن داوین دا لروجلات ناوین با اپراسیون خو با حبون خو لشکری به هزا خو ام بیژن نفرمی دبا کرتک جهیلا هم روسیا و قفقاسان و یعنی اوراسیا جیان با و جهیلا روجاوایی ام واجی هم تداین کو او هیز دگل خو
بێتە ئیستیتام کردن لێ پشتێک و هەن ناکۆکی د ناوبەینا ترکیە و ئەمریکادا دەرکەتن ترکیە و وڵاتی دندا دەرکەتن ژی پارتنەربوونا ترکان لەگەل رووسان بهتر بەهێز بوو بهتر بقەبەت بوو رووسیا بڤێ دۆستانیە خوا هەڵدەک و نەتەنێ دووەرە سیاسی و استراتژیکدا دووەرێ بازرگانی و vegwahastina gaz û enerjiyê da jî Tirkiye weke em bêjin pirekê bi kar bîne bêhtir gaza xwe di ser Tirkiye re hewl dide bigîjine Ewropa ku li ser Ewropa jî Tirkiye Rusya kare be wî şaxê bibe xwedî hêzekê xwedî rolekê em dikarin bêjin ku ew pêwendiyê ku di asta serokdewletan de dest pê kirin di nava salên dirêj de helbet weke rêxistin weke em bêjin sazkirin û sazîkirin jî ji bo her du welatan hate danîn hate bengeha wan hatiye danîn lê em dibînin ku meseleyên hesasene ku di navbeyna Rusya û Tirkiyeyê jî car carna dibin sedema nekokiyên mezin bo mînak Libya bo mînak em bêjin meseleya di navbeyna Azerbaycan û Ermenistanê de her wekî din li Sûriyeyê jî car carnan berjewendîn Rûsan û yên Tirkan li hev diqelibin ji ber ku Tirkiye li hêlekê jî ne raziyê ku bi temamî destê xwe ji rojavayiyan jî bişo ji Amerîkayiyan jî bişo lê li nava Tirkiye em dikarin bêjin ku gelek nekokî hene li hêlekê hem destilata heyî û şîrikatiya wan şîrikên wan em bêjin MHP hem jî şîrikên wan ên nefermî kesekê weke Doğu-Perinçek û derdorên ku berê weke Ergenekûncî dihatine bi nav kirin derdorên nasyonalîst jî êdî di nava hikûmetê em dikarin bêjin bi weke hêz cih digirin tê gotin ku peywendiyên Tirkiye û Rusya dema têk çûbûn Doğu-Perinçek ku niha yekem kesê nasyonalîst li nava Tirkiye û tê hêzekê wî siyasî jî nîne li her ku derdikeve ser ekranan dibêje Tirkiye em bi rêva dibin dibêje AK Partî hat sengera me çawa ku di dema operasyonên Ergenekûn da Doğu-Perinçek jî di nav da ji hêla vê desthilatê ve sê çar salan pênc salan hatibûn zindanî kirin dibêjin Erdogan ew ji bo ku peywendiyên Tirkiye û Rusya durist bike çareser bike çend cara şantiye Rusyayê ew blok hewl dide ku Tirkiye ne digel li gorî gotina wan ne li gorî emperyalîstên Rojavayî lê li gel Avrasya gel bloka Avrasya jî bike ji ber vê yekê jî bi Çînî re jî rêyek hatiye danîn رامین تا تشکانی بیرام اف پیوندین روسیا و ترکیه و کرینا سیستما روکتین S-400 هر دمیج آلی ولاتین روج آوا ناتو طایبتی امریکا و دبن تهدید ایده ترکیه یعنی اشکرش ترکیه راد بیجن چقاس زیده خواز نزیکی موسکو بکی تا اوقاس جمع بدورد کبی يعني تيج عالي ما عالي تشكداري داوري جزا كرن تيج عالي مادي واري جزا كرن عالي دبلوماسي واري جزا كرن يعني تي زيادتر واري دور بيج كرن تركيا في ريسكي براستي ده برچاوين خواك يعني بهتر نزيكي روسيا ببا و يك اوروبا ناتو ولاتي روجافاج جيب دور كمان وكردي بله او مسئله S-400 دان موشک و نفلان به هبت مسئله که گلکی گرینگ حتی نه او موشک نه هاتنا اکتیف کرینجی تنه ترکیه وکه کو کرتیکه که همبری ولاتن روجاوایی و امریکا و بریتانیا هر وقت دن دست خود بهله او مشتکستان دل لنها تام نه باوری نینه کوان اکتیف شی بکاش برکو دما کو اکتیف کر او مشک و چاقه دکارن لهمبری ناتو یجی بنا بکارن لگوری سیستما کو همو ولاتن اندام ناتو انتگریت دا جی دگرن سیستما S-400 دن لخوان نگرن یعنی ناتو نکاروان کنترل بکاش برکو ترکیه ولاته کی ناتو یا همو چک و تقمنی و فوزه و هر وقت دن تشت و سر ترکیه هنه ده همان دمیده جهلا ناتوی جیوه تینا کنترل کردن و تینا بریوا برن لی او موشک لسیستما ناتوی نگونجون یعنی جی ناتو نکاروان کنترل بکن احتمال هیا کو او موشک ببن صدام کو دواره استکباری دا دواره هن فرین چون هاتنن بالا فراندا لهمبر ناتو یتشت نوجی در بکن بر وی کی نوا ترکیه دا جی ام نکارم بیجو کو تام تقاضیک هیا کو او بنا اکتیف کردن لی اگر ام بلوکا ناسیونالیست و بلوکا کنها دستلات پارودی کن دنیرند نوان دک هیچ که مزن ہے کو وان اکتیف بکن و باوی کی وکری اشکرجی دگل روسیا جی بگرن حتی پیوندی خو دگل ولاتن روجاوایی و دگل آمریکایی جی ببرن لی او یک مسئله که سیستمیه سیستم ترکیه انج رژیم ترکیه دماهاتی دانین بریوان ل اروپا بیه دوی دمیدا ولات کی وها را بری خوجنش که و بدا اوراسیا او نه تنه مسئله که سیاسی و لشکر
پشتگری و تکنولوژی و بازرگانی دواره جواکی ده هشمندی که نو لازمه لی خودی سیستمی جد زانه کو او خطره که مزنه وی چاغه لازمه ترکیه جگلک تشتان وازبی و دف جوان برده در روزین پیشتا یعنی جد دمین پیشتا احتمال جاره که دن ترکیه هدی وگر رسر پروسیا ولاتین روجاوایی زۆر باشە ڕاوێن یەک تۆز باسی ئەم ساڵی ڕابردووی خۆتمان بۆ بکە بارودۆخی پەنابەران لە تورکیا تۆ ڕووماڵت کرد چیت بینی بە شێوەیەکی گشتی لە تورکیا چی هەبوو ئەم ساڵ تۆ چۆن ڕووماڵت کرد تۆزێ باسی ئەوەمان بۆ بکە بله هلما ترکیه ولاتی که وسایه کو روزانه روزف دگوره یعنی جان ندنا و روزه دا چند جاران روزف دگوره لی روزف که ماینده پنابر و کوچبر بون کو بهترین وان ج سوریه هات بون نوا ترکیه لی نه تنه ج سوریه ج افغانستان ج ایران ج هندستان ج وی آلیجی گلک پنابر تینا نوا ترکیه کوچبر تینا نوا ترکیه لی اول کو بهتر زحمتی دبینم بگومان ولاتین سوریه نه یعنی پنابر و کوچبر کو ج سوریه هاتنه ج بو ماجی هم وکه رودا و هم وکه کس وکه پیامنره که وکه روزنامه‌وانه که جی من بهتر فوکوس من لسر پنابران دبو د نو چند سالان نکل رودا و کار دکیم جی راستی گله کی کارساتان هاتم راستی گله کی تراژدی مزن هاتم این سال جی البته 27 سبات دا ایدلب ایری شکل هم برای ارتش ترکیه پیکاتو پشتی وی ایریش ترکیه بریاره که عجیب دا یعنی لسوریه جهلار ارتش سوریه و ایری شکل چه بو سر ارتش ترکیه لترکیه رابو بریاره دا کو دریان وکه سینوران وکه دا پنابر برای خوابدن اروپا البته و بریاره که سیاسی بو بریاره که ژئو استراتژیک بو لی وی که تراژدیان لسر پنابر انجی زیاده کرد چه زیاده کرد دما به هزاران پنابران برای خودان آلی یونانستان و بلغارستان و هر دو ولاتان جی سینور این خواه قوی کردن درین خواه گرتن و نایشن پنابر در باس ببن حتی لوی داره لسر آخر ترکیه دما عملوی داره بون روزا 28 سبات عملوی داره بون دبر سینور دا لآلیه که لشکر ترکان بشاف او تیل سینور مبجا خود دین اجبر بید بجیم دبرین دا پنابر در باس ببن لشکر کو جلن سیویل لوان بون تیل دبرین دا پنابر در باس ببن لیل آلیه دیجی لشکر ایرانستان جی با آوای کی کو هیچ دلیوان به پنابر نشود یعنی جی با آوای کی تند اریشی وان دکرن جارنا به گله جارنا به جوب جارنا به گاز حتی گلک پنابر جالی لشکر ایرانستان و دهاتن تازی کردن پریوان تلفن ایمان جوان دهاتن استندن او داویتن و آو یعنی روبر در ناو ایرانستان و ترکیه دا روزا که حتی ایوار رومالا وی دکر ایوار لشکران ام کمک روزنامه وان لجیو که کار دکر زویک بول بر تل و به هزاران پنابرانجی آگر دادا بون به صدان آگر دادا بون مجی خواستم دنا و وان ده هم دیمنام بکشیرن هم ساوند بایت بگیرن که حالی وان بپرسن لشکرانجنش که بریار گوهرتن و جیو روزنامه گر لید دخابتین حتی ایوار گوهرتن گوتن ایکول ویدره بنجا می بنچال بکن حتی ایوار گلک روزنامه وان هاتن گرتن لی از او هفکار من کامرامان من محمد شیرین اکن ام حتی ایوار لوی داری بون دما امبرن بر قراقولا لشکران لوی داری همون روزنامه گر بردن بس ام برندن ام هر دو برندن دما ام لبر دری قراقول راوستیا بون حفشا قراقول های اما سربوی زاویه و یکو پنابرجی لید دمینن جنش که و لشکر یونانستانی گازه که زیده آویتن سر پنابران بر والی ترکیه و به هزاران پنابرجی البته جو کو خارزگار بکن خال هر دقیقه لباندنو رفیان بر والی ترکیه و جبر کو تو بند یعنی دیوار ده حفش قراقول ده تنبون هم فکری بوجبو زاویه پنابر جوی داره و هاتنو بر قراقول را باز دادن چه لشکر هبن چه سرباز هبن چه برپرسن میتل بدر هبن 15-20 کس اوانجی به پنابران را نچارمان برون از او کامرامان تنه عمل بر دری قراقول مان ولی مان همون تشتیم دستی وانده بو دوی نافبری دا جنه که کو دهم بیزاوی دا منداله که بچوکا بو باورم یک سال نیف بو بلکه دو سالی هبو تنه بو به حول که مزن او زاروک دریج هم بیزا من کرد گو که از برپرسکیم یعنی پلیسیم یعنی لشکرکیم لبر قراقول راوستی ام هر دو تنه بون منو کامرامان موها لحظ میذکر مگو امجی برهن خارزگار بکنن هم جوی دستگیری هم جی
gazê paşa me got dibek ji bo me suçekî mezin em neçarman rawestin divê navê de ew jinikat zarok ew mindal ew bebek wiha da hembêza min û ez li wê dinirim ew li min dinêre bes min nikare ez tiştekî bikim nem zimanê hev fam dikin ew erebî diaxivî neçarmam hesteke gelekî giran wî mindalî carekê din dirê jî diyawî bikim êdî jî piştî wê ez nizanim helbet çi bi wan hat lê ez hatim girtin ji ser wê romala me ya heta êvara lêvelerî ji ber ku cihê ku me romal lê dikir tu medyayekê din tune bû dîmenên ku me heta êvar vediguhestin li gelekî televîzyonên cihanê hatin belavkirin û romaleke gelek serkeftî bû ji bo rûdawê jî ji bo me jî wê êvarê ez em hatin binçavkirin hatin girtin û pişta jî 6 meha ez di girtîgehê de mam bêguman min nikarî ez bi mawayê 6 meha rojnamegeriyê jî berdewam bikim ne tenê îsal dixwazim behsa karhesetekê ku li İzmirê qewî min jî bikim bi Kurtî 2019 bi bawerim em çûn İzmirê penaber yani ew keleka ku ew tê de bûn xeniqî noq bûbû malbatek ji tuzxur matiyo hatibû malbateke ereb jî ji Bexdaya hatibûn malbata ereb 6 keç û hevjîna mêrik xeniqî bûn ew zilam tenê ma bû malbata Kurd ku ji tuzxurmatî hatibû jî 5 keç û dayîkên wan xeniqî bûn her du bav û bavê Kurd jî zarokekî 4 salî ma bû bi navê Mihemed dema me pê re gotûbêj kir bi malbata ew kesê tuzxurmatî re me mêze kir ew tiliyên wî wiha tev mürekkebin yani her 5 tiliyên wî mürekkeb yani şopa mürekkebê li ser wan heye tenê yek maye nav maye bigo ew çi ye êku mayî jî li ser vê tiliyê bû Mihemed dinivîsî evên din jê çûbûn yani tenê şop mabûn bigo ew çi ye te nivîsiye go dema ku em ji tuzxurmatî derketin mij bavê xwe re got bavo em diçin bes behre û mirine dibe ku em bimirin navê zarokan li ser tiliyên me binivîse eger em mirin eger me bibînin bila zanibin em kî ne ya ku mayî navê ku tenê mayî navê Mihemed bû Mihemed tenê rizgar bûbû got sê cara min xwe berda midî termê hevjîna min keçên min di ber min re derbas dibin من خواستي دا جي خو بردم يعني اجي حرم جو سي جاره محمد غازي منكر جو مرزگار بكش بروي از فليتيمو تشتكي بالكيش بو ناف محمد تنيما بو هر چار ناوندن جي چوبون البت دوان دمان دا گله کاراسات اندجي درکتن ل مساله پنابران جهلا هر کسی وا وک کرتک دی بکارانین تشتكي جو وک روزنامه وانی کی کرد من گله کی عاجز که میناق استانبول چیه از دنرم نرنا خلکی نرنا ترکان نرنا کسی گلفی باجاری دجین دیاره مخابن کردن می باکور جی هلوسته وان لهمبری پنابرین سوری یعنی پنابرین ولاتی که دن پر نجدای جیا خلکی دن ام دیبینن لوی داره ام جی پنابرین ام جی وقت کردن باکوری که لوی داره دیمینی جی پنابرین لی هلوسته وان لهمبری پنابرین روزایی گله کی خرابه راوین بداخوا امی کرد همومان لدنیای پنابرین لدنیای آوارین هەر تۆ نیت کە لە ئیستەمبول هەست بە ئاوارەی خۆت بکەیت هەتاکو نیشتیمانێک نەبێت کە سنوورێکی هەبێ و هەموو دنیا قبوڵی کردبێ هەر ئاوارەی زۆر سوپاس کە لەگەڵمان نابووی لە ئیستەمبولەوە ئەو چیرۆکەش کە گێڕاتەوە زۆر کاریگەر بوو ئومێد دەکەم محەممەد ئێستا لە ژیانێکی خۆشابژی ئەوەی کە بەتەنها ناوی ئەو لەسەر پەنجەکە مابووەوە دنیا ئاواهیە گەورەکان سیاسیەکان لەسەر بەرژەوەندی گەورە شەڕەکەن وەوەش کە لێ قەومێت تەنها خەڵکی فەقیر و هەژار و لێ قەوماوە زۆر سوپاس کۆمەڵە چیرۆکی زۆر سەرنجڕاکێشت بۆ گواستینەوە بە دەر لەوەی کە باسی تورکیات بۆ کردین ئێمەش ئەگەڕێینەوە ستۆدیۆ و باسی ئێرانەکەین خەتی ئێران ئیسرائیل ئەمریکا راپۆرتێک هەیە بەری ئەم وەرن ستودیۆ بەحسا وێ مژارێ بکەن کە بمەرە راپۆرتی تەماشا بکەن و پشتە ئەم تێنفر ئێران بە دەستپێکێکی خراپ پێینا نێو ساڵی 2020 تەنیا 3 ڕۆژ لە ساڵدا ڕۆیشت بوو فڕۆکەی بێفڕۆکەوانی ئەمریکا قاسم سلەیمانی فەرماندەی فەیلقی قودسی سوپای پازرانیان لە نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کردە ئامانج ئەمڕۆ داوە ئێران و ئەمریکای خستە سەر لێواری شەڕ و پێکدادان Qasem Soleimani
قاسم سولەیمانی کوژرا و خوێن ڕشتنەکانی بۆ هەمیشە کۆتایی هات. پیلانی هێرشی لە دژی ئەمریکەکان دادەڕەشت، بەڵام ئێستا دڵنیاین کۆمەڵکوژیەکانی کۆتاییان پێهات. ئەمریکا هەر بەوە نەوەستا لە چوارچەوەی کامپینی ئەو پەڕی گوشار کە لە 2010دا لە دوای بەجێهێشتنی ڕێککەوتنی ئەتۆمی بەسەر ئێرانی سەپان سزاکانی سەرتارانی زیاد کرد. لە کاتێکدا خوێندنەوە بۆ بژاردەکان دەکەین بۆ ئەوەی وەڵامی سنوور بەزانەکانی ئێران بدەینەوە، ئەمریکا دەستبەجێ سزای زیاتر بەسەر ئێراندا دەسەپێنێت، سزای قورس بەسەر ڕژێمی ئێران دەسەپێنێت. کوشتنی قاسم سولەیمانی کاردانەوەی گەورەی بەدوای خۆی داهێنا. ئێران وەک تۆڵەسەندنەوەیەک چەند موشکێکی ئاراستەی چەند بنکەیەکی سەربازی ئەمریکا کرد لە عێراق و هەرێمی کوردستان، بەڵام موشکەکان زیانی گەوریان لە هێزەکانی ئەمریکا نەدا جگە لە کاریگەری دەرونی بۆ سەر بەشێک لە سەربازەکان و زیانی مادی بۆ سەر سەربازگەی عین ئەسەد کە یەکێکە لە گەورەترین بنکە سەربازەکانی ئەمریکا لە عێراق. تەخریب‌های فیزیکی وەیرانکاری بەرجەستەیی تەنیا بۆ ئەوە بوو بڵین ئێمە زۆر بەهێزترین لە دوژمن و هەر شوێنێکمان بووە دەتوانین بیکەینە ئامان. لە کاتی خۆ ئامادەکردن بۆ وەڵامدانەوەی ئەمریکا، ئێران بە هەڵا فڕۆکەیەکی ئۆکرانی خستە خوارەوە دەیان هاوڵاتی بیانی گیانیان لەدەستدا. دوای نیکۆڵیکردنێکی زۆر تاراندانی بەوە ناکە فڕۆکەکەی بە هەڵا خستۆتە خوارەوە، بەڵام کۆتایی بە هەڕەشەکردن لە بە ئامانجکردنی بەرژەوەندەکانی ئەمریکا نەهێنا. هێرشی سەر بنکە سەربازەکان و باڵێۆزخانی ئەمریکا لە عێراق زیادیان کرد. ئەمریکا چەند جارێک چەکدارە شیعیەکانی کردە ئامانج و سزاشی بەسەر سەپاندن، بەڵام ئەوان لە هێرشکردن هەر بەردەوام بوون. ئەمڕۆ وەزیری دەرەوە پۆمپەیۆ بڕیارێکی یەکلایەکەرەوەی لە دژی میلیشیاکانی سەر بە ئێران داوە و ئەحمەد حەمداوی خستە لیستی تیرۆرەوە. حەمداوی سکرتێری گشتی کەتایب حیزبوڵایە، ئەو گروپەی بەرپرسە لە ژمارەیەک هێرشی تیرۆریستی لە دژی ئەمریکا و هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق. لە هەر گرژی و ئاڵۆزێکی نێوان ئەمریکا و ئێران عێراق باجی قورسی داوە. گواستنەوەی ململانەکان بۆ نێو خاکی عێراق قەیرانی ئابووری و خراپی خزمەتگوزاریەکانی سەختتر کردەوە. ئێمە بەڕاستی بۆ بەرژەوەندی خۆمان چاومان لەوەیە پەیوەندی باشمان لەگەڵ هەمولایەکە بێت و ناشمانەوێت ڕابکێشتێنە نێو شەڕێکی نەخوازراو. هەڵچوونی گرژی و ئاڵۆزەکان لە نێوان واشنگتن و تاران ڕێکەوتنی ئەتۆمی خستە مەترسیەوە. ئێران پابەندبوونی خۆی بە ڕێکەوتنەکە کەم کردەوە دوای ئەوەی وڵاتانی ئەندامی لە ڕێکەوتنەکە بەوە تۆمەتبار کرد کە کەوتونەتە ژێر کاریگەری ئەمریکا و بەندەکانی ڕێکەوتنەکەش وەکو خۆی جبەجێ ناکەن. لە کاتێکدا هەڵچوونی مەترسیدار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو دەدەن، پاراستنی ڕێکەوتنی ئەتۆمی لە هەموو کات گرنگترە. ئەمریکا بە درێژای ساڵی 2020 ناوە بە ناوە سەزای بەسەر ئێران یاخود ئەو کۆمپانیانەدا سەپاندووە کە یارمەتی ئێران دەدەن و نەوت و سوتەمەنی بۆ دەگوازنەوە. ئەمریکا چەندین جار دووپاتی کردوتەوە کە سزاکان دەمێننەوە تاوەکو ئێران هەڵسوکەوتەکانی دەگۆڕێت و دێتە سەرمێزی گفتوگۆ بۆ ڕێکەوتنێکی نوێ لە شوێنی ڕێکەوتنی ئەتۆمی. بەڕاستی ڕژێمەکەی تاران هەڕەشەی یەکەمە بۆ سەراسایشی کەندا و خەڵکی یاشتی خوازی تەواوی ناوچەکە. ئێرانیەکان بە دۆڕاندنی دۆناڵد ترامپ لە بەرامبەر جۆ بایدن لە هەڵبژاردنەکانی 3 نۆڤەمبەردا ئاهەنجان جێرا، بەڵام دوای دۆڕانی ترامپ گوشارەکانی سەر ئێران تونتر بوون. بەرپرسە باڵاکانی ئێران جیاوازێک لە نێوان ترامپ و ئیدارەکانی دی نابینن. لە سەروبەنی یادکردنەوەی کوژرانی قاسم سولەیمانی ئەوان هێشتا چاویان لەوەیە تۆڵەی گەورەتر بسەنەوە. بۆ کوژانی سولەیمانی و ئەوانەی لە پشت کوشتنی ئەون دەبێت بزانن کە لە کاتێکی گونجاودا باجەکەی دەدەن. ئێمەش وە بە دوای کاتی گونجاودا دەگەڕین. ساڵی 2020 کۆتایی نەهات ئێران گورزێکی دیکەی کوشندەی بەرکەوت. هەویش کوشتنی موحسین فەخریزادە زانای بواری ئەتۆمی ئێران بوو لە نزیک تاران. نەتنیاهۆ لە 2018دا لە پەیامێکی تەلەڤیزیۆنی موحسین فەخریزادەی بە پیاوێکی مەترسیدار و ئەندازیاری پشت بەرنامەی ئەتۆمی ئێران ناسان.
ئەمڕۆ لە 2010دا ئەو کارە لەلایەن ڕێکخراوی داهێنان و توێژنەوەی بەرگری ڕادەپەڕێنرێت کە دەستگایەکی نێو وەزارەتی بەرگری ئێرانە. جێگەی سەرسوورمان نییە کە ئەو دەستگای لەلایەن هەمان ئەو کەسەوە بەڕێوە دەچێت کە پرۆژەی ئاماد بەڕێوە دەبات کە دکتۆر فەخریزادەیە. کوشتنی فەخریزادە دەرفەتی دانوستاندنی لە نێوان ئێران و ئەمریکا بۆ سەردەمی جۆ بایدنیش قورستر کرد. بەرپرسێکی ئەمریکی کە نەیویست ناوی ئاشکرا بکرێت بە میدیای وڵاتەکەی ڕاگەاند جوڵەکانی ئەم دوایە ترامپ بۆ ئەوەیە ئیدارەی بایدن نەتوانێت بە ئاسانی پێچەوانیان بکاتەوە. قدرت تحریم نداشتن. هەرچەندە حەسەن ڕۆحانی بەر لە کۆتای 2020 ڕاگەیاند ئێران بە ڕۆیشتنی ترامپ لە دەسەڵات زۆر دڵخۆشە. بەڵام ئایەتوڵڵا خامنەی لە گوتارێکدا گوتی بتمانە بە دوژمنەکانتان مەکەن. خامنەی گوتی دوژمنایەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران بە ڕۆیشتنی دۆناڵد ترامپ لە دەسەڵات کۆتایی نایە. هەڕێکار عەزیز ڕووداو. ڕێکار هەموو بابەتەکانی باس کرد. ئێستا لەگەڵ میوانەکانمانە یەکی سێ خولەکتان هەیە. لەو سێ خولەکە باسی هەموو کاریگەری ئێرانمان بۆ بکەن لە ناوچەکەیە و ئیسرائیل چ کاریگەریەکی هەیە و بایدن پرسیارەکەوەی ئێران و ئیسرائیل کامیان زیاتر کاریگەرن ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و تورکیاش لە ناوچەکەیە و بایدن چ کاریگەریەکێ بێ دوای ترامپ. لە ڕاستیە ئێران کاک جگە لە ڕووی ئەوەی لە ڕووی جوگرافی و جیۆپۆلیتیکی سیاسیەوە گرنگێکی گەورەی هەیە لە خۆرهەڵاتی ناوەڕاست و لە هەمان کاتیشە جیۆپۆلیتیکی دنیای شیعە لە جیهانی تورکی، فارسی، عەرەبی و هەندێک باسی لە ئەفریقیش ئەکەن بۆ نمونە تەنها لەو چەند ساڵانی ڕابردوو ڕێژەیەکی زۆری شیعە لە نایجیریا زیادی کردو تا 4-5 میلیۆن کەس کە بە هۆکارەکەی کۆماری ئیسلامی ئێرانە. لە ڕاستیە لە دوای شۆڕشی ئێرانەوە کۆماری ئیسلامی ئێران و خومێنی ویستیان کە شۆڕشی ئیسلامی تەزدیرکەن بۆ دەرەوە کاتێک کە نەیانتوانی کۆی شۆڕشەکە تەزدیرکەن دەستیان کرد بە تەزدیری سەورەی شیعی کە سەرکەوتوو بوون لەمەیانەوە. ئێستا ئەو هەموو کێشانێک ئێمە لەو کاتەوە باسیەکەین لەو 2 ساعتە لە هیچ شوێنێک ئێران نییە کە هەژمونی نەبێ و لەو شوێنانی کە باسیەکەین هەژمونی ڕاستە و خۆی هەیە هەم ڕوو بە سونی هەم ڕوو بە منافەسە سیاسیەکانی بە تایبەتی ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی کەندا لە ڕووی سیاسیەوە. بۆیە ئێران تا ئێستا لەو دۆسیانەی کە ئەجەندای ئێرانە زۆر سەرکەوتوو بووەوە باش بردوێتێ پێش و تەنانەت کێبڕکێکی سەختی لەگەڵ وڵاتێکەکانی نەکرد لە 2020 دوای کوژرانی قاسم سلێمانی هەندێک گەڵێن پاشەکشەی کردو بەڵام لە ئەرزی واقع ئێمە بینین کە لە سووریا ئێستا باسمان کرد لە یەمەن حوسیەکان باڵادەستن و لە جنوبی لوبنان حزب الله باڵادەستە و لە عێراق گەشتۆتەوەی باس لەوە کرد کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا یان هێزەکانی تاوکەم کاتەوە یا سەفارەتخانەکەشی بکشێنێتەوە بۆ هەولێر و ئەوەی کە زۆر تا ڕادەیەک پیان وایە پاشەکشەی کردووە لە سووریایە ئەویش دەرەنجامی ئەو ململانیانەیە کە رووسیا زۆرتر فشاری کردووە. بۆیە بە نظری من کۆماری ئیسلامی ئێران هێستا هێزێکی گەورەی منتقەیە و تەسیری گەورەی هەیە و گرفتەکانی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی و لەگەڵ ناوچەکەشتە یەکیشیانەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران خەریکی بەرەمهێنانی چەکی ناوەکیەکەوە یەکێکە لە گرفتەکانی بەردەم پرۆژەی پێنجایدیان یەک و گفتوگۆگانی نێوان تەنان خودی واشنگتۆن و کۆماری ئیسلامی ئێران دووهەم پشتیوانیکردنیەتی بە قسەیەوان لە گروپە تیرۆریستی ئیسلامیەکان لە جیهانا و سێهەم دەخالەتێتی لە ئەفغانستان لە لوبنان لە سووریا لە یەمەن لە عێراق و چوارەم پشتیوانی لە گروپەکانی هەشتی شەعبیە بەتایبەتی لە عێراق کە تۆمەتبارەکردنەوەی کە پێرەژەکرێتە سەر کۆماری ئیسلامی ئێران و لە کۆی ئەوانە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا پێی وایە تهدیدە لەسەر ئیسرائیل و معلوماتی جەناب لە دوای جەنگی ساردەوە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل لە بەگەڵ بەشێکی زۆری وڵاتانی منتەقەکە پەیوەندیەکانیان ئاسایی کردەوە ماعەدا کۆماری ئیسلامی ئێران لەسەر نەهج و بەرنامەی خۆی ڕوویکەوە پەیوەندیانە تا ئێستا ئاسایی نەبووتەوە و لە سەبارەت بە پرۆژە ناوچەکە پیان وایە کە ئەوە ئەرکی ئیسرائیلەوە خۆی لە ساڵ 82 بەرامبەر عێراق کردوێتی و لە دوای بەهاری عەربیش لە سووریا پرۆژە ئەتۆمیەکانی تێکشکاندووە بەڵام ئیسرائیل بخۆی پێی وایە کە ئەو دووریەکی زۆری دوایین پرسیارم ڕووبکەمەوە 3 دقە و نیو 4 دقەش پرسیارەکە بەم نەوع بکەم بەس خاوەک خۆی جوابم بەرەوە بەهاری عەربی لە نەتیجەیە بوو بە خێر و بەرەکەت بۆ ئێران و بۆ تورکیا بوو بە بەهاری ئەوان لە ناوچەکەیا و پاییزی عەرب خۆی چکەوە وەزعی وڵاتە عەربیەکانە و کێ لەم بینایە قازانجی کردووە نفوزی خۆی زیاد کردووە ئێرانە و تورکیایە. بەڵێ لە واقع بەهاری عەربی بە زیانێکی گەورە بۆ سەر تورکیا شکایەوە بۆ سەر تورکیاش بەڵێ لەبەرەوەی لە ساڵی 2010 نەخێر لەبەرەوەی لە ساڵی 2002 کە ئەک پارتیات نەسەر حکم وتیان ئێمە زیرۆ پرۆبلیم
تەسفیری مەشاکیلەکەین سفر کێشەکانمان سفرەکەینەوە لەگەڵ وڵاتانی جیهانە ئەمە داودۆغڵۆ تێزەکەی ئەمە بوو بەڵام لە ساڵی 2011 لە دوای بەهاری عەرەبیەوە زیرۆ پرۆبلیمەکە سفر پرۆبلیمەکە بوو بە فول پرۆبلیم بۆ تورکیا لەگەڵ ئیسرائیل کێشەی دروست بوو لەگەڵ میسر کێشەی بۆ دروست بوو لەگەڵ سووریا پێشتر ئەسەد و ئەردۆگان ڕەفیق بوون کێشەی بۆ دروست بوو لەگەڵ عێراق و پەکەکە جەنابتان نەزانن و لەگەڵ دەستێوەردانی رووسیا لە سووریا کێشەی لەگەڵ رووسیا بۆ دروست بوو تورکیا بۆیە بەهاری عەرەبی بەخێری بە شەڕێکی گەورە بۆ تورکیا شکا بە ساڵی 2010 100 لیرەمانەدا لە تورکیا 100 دلارمانەیە 100 لیرەمان وەرەگرت ئێستا 820 لیرە بابینە سەر ئێران ئێران ئەهەمیەتەکەی من تەئیدی قسەکانی کاک ئەنوەر ئەەکەم ئەهەمیەتی ئێران من بە پێچەوانەی ئەوەی کە باسی بەو شێوێ باسی ئەهەمیەتی ئێرانی کرد من لە ڕەوانگەیەکی دیکەوە باسی ئەهەمیەتی ئێرانەکەم بەهاری عەرەبی ئێران تێیدا براوە بوو لەبەرەوەی خاڵێکی ێجگار جەوهەری درک پێنەکراو بۆ کۆمەلگای چۆنەڵی بەشەری دەرکەوت کە ئێران کوێیە ئەوش ئەوەیە کە تۆ ناتوانانی بڵێ قەتەر نوێنەری هەموو سونەیە لە جیهانە ناتوانانی بڵێ تورکیا نوێنەری هەموو سونەیە لە جیهانە ناتوانانی بڵێ سعودیا نوێنەری ڕێبەر و مەرجعی هەموو سونەیە لە جیهانە بەڵام من بە مطلقیە توانم پێت بڵێم ئێران مەرجعی هەموو شیعی دنیایە ڕاستە هەندێک لێرە 12 ئیمام هەیە و ئیشکالێتەیە و حەوزەی نەجەف هەیە و حەوزەی قومەیە بەڵام دوجار تۆ دەستکاریکردنی ئێران دەستکاریکردنی ئێران دەستکاریکردنی 250 بۆ 300 میلیۆن شیعەیە شیعە لە ئەفغانستان شیعە لە سووریا شیعە لە یەمەن شیعە لە عێراق شیعە لە زۆربەی وڵاتانی دیکەی شیعە لە ئێران خۆی ئەمە بەحرین بە هەمان شێوە لەبەر ئەوە یعنی ئێران ڕێبەرایەتی هەموو شیعی هەموو دنیاکە دەستکاریکردنی ئێران دەستکاریکردنیکی هەر تەنها سیاسی و ئابوورینی دەستکاریکردنیەکی ئایدۆلۆژی یان ئتنی یان شتێکی لەو جۆرەشە بۆیە بە بڕای من ینی چه ئیدارەی ترەمپیشەوەیان نەشاردۆتەوە ڕاستەوخۆ بە سیاوەیان کردوکە ئەوان نایانەوێ ئێران بگۆڕن و لە ڕێگۆڕیشەوە هەڵتەکەن شتێکی لە سیاسەتی خارجیە سلوکی پێڵێن سلوکی ڕەفتار ڕفتاری دەوڵەتەکە ئەیانێ بگۆڕن ئەو مامەڵەی کە ئێران ئەو شەوازە بیرکردنەوەی ئەو مێنتاڵەتی کە سیاسەتی خارجی ئێران یان سیاسەتی ناوکی ئێران لەسەر پرسی چەکە ناوچەکانی ئێرانەوە لەسەردار ڕائوێنێ ئەمە بگۆڕن ئەم ڕفتارانەی ئێران بگۆڕن دوو شت بەلای خۆرئاواوە زۆر جێی نیگەرانیە بەنسبەت ئێرانەوەیشیان پرسی چەکە ئەتۆمیەکە کە ساڵی 2013 وان ڕێککەوتن کە لە ئاراکە و شوێنێکە یۆرانیومیتیا ئەپیتێنرێت بۆ نسبەتێکی کەم ئەمە کەم بکەنەوە ئێران دەستی برد بۆ ئەوە لە دوای 2015 کە ڕێککەوتنەکەش ئیمزاکرا بوو زیاتری کرد و دەستی کرد بە لە شوێنی نهێنیە دەستی کرد بە بەرهێمەنانی چەکی ئەتۆمی بە تایبەتیش لە دوای کوشتن یا تێرۆرکردنی قاسمی سولەیمانیە و ئێران بە کراوەی ئەم پرسەی هێشتۆتەوە خاڵی دووهەمیان کە لە سەرەتای بەرنامەکەەوە باسمان کرد مەسەلەی دەستێوەردانی ئێران باوەڕ بێەوە نووسەرێکی گەورەی بەریتانی هەیە بەەوە ناسراوە سێرچی بکات ئەوە ڕوئایات ینی نای باتریتیکسە باتریتیکس ئەڵێ لابد أن يكون الحرب جەنگێک هەرە بێ ڕووبدات لەکوێ لە خەلیج چونکە هیچ شتێ بەقەدەر ئەوە ئەمریکا حەزیەت نایە کە هێزێکی گەورە هەبێ دەست بگرێ بەسەر خەلیجی عەرەبیە هەر جەنگێکیش ڕووبدات ئەم هەموو کەشتێ ژێر دەریایی و سەر دەریایی ئەم دو سێ ڕۆژە لەگەڵ لە ئەمریکا و لە ئیسرائیلەوە هاتنەتە کەنداوی عەرەبی پێم وانییە بۆ حەفلەی سەری ساڵ هات بێتن بۆ ئاهەنگی سەری ساڵ هات بێتن ئەکیدەن ئیشکالێکیان بەدەستێ و ئاڵۆزەکانیش ناوخۆی عێراق بینن کە گەلێکی سپاس دەمەمەنەمانە ماڵەوە ئەوە دو ساعتان ما هون گەلێکی وەستاندن سپاسش بوو وەژی تەماشەوانی نێژاک و تەماشا کرد ئەدی چ بکرد چیەکەین بینەرانی خۆشەویست چاوەڕێی کاژێر حەوت بن دڵبخوێندارا هەواڵەکانی ڕۆژاوای کوردستان باکووری کوردستان لەگەڵتان نابێ منیش هەشتی بەیانی سبەی بەیانی جارێکی کە لەگەڵتان نابم بۆ جیمی قسە بکەم بەسەر چاوەڵێن بۆ جیمی قسە بکەم دوایە سبەی کاژێر چوار دوایین ڕووماڵی من و دڵبخوێنە بەبەیەکەوە کە باسی کوردستانەکەین لە هەموو پارچەکانی کوردستانەوە بریا لە ڕۆژهەڵاتیش پەیامنێرمان بیتوانایە بەشدار بێ لەگەڵمانە بەس بارودۆخەکەوانیە لە باشوور لە ڕۆژاوا لە باکوورەوە پەیامنێرانمان لەگەڵمان نابن باسی ساڵی 2020مان بۆکەن چۆن ڕۆیشتووە خااتری بوو ئێوارە باش.
1928 ئاڵای سپی لێرە دامراون تاکو و ژمارەی ئەو ئەمریکانی کە بە کۆڤید 19 گیانە لە دەستداوە هیچ پرسێکی سیاسی و ئابووری هێندەی پرسی یەکلاکردنەوەی برێکسیت خەڵکی دابەش نەکردووە. جيدين أنتم؟ سليماني مهندس كاريزمای دیار و کاریگەری ناوچەی